بەناوی خوای بەرز و بێاوتاتوان پێنسڵای ئەمەتان پێشکەش ئایزان و خۆشەویستانی پرۆگرامی پێیانەوە خۆشحاڵ و بەختەوەرین کە ئەمڕۆژ لە پرۆگرامێکی نوێیاتینەوە خزمەتتان با کۆمەڵێک تەوەر و بڕگەی و بابەتینەوە بە هیوای ئەوەی کە تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆژمان جێگای سوود و ڕەزامەندیەوەی ئازیز و خۆشەویست بێت. بەناوی خوای پەروەردگار سڵاتان لەبێت ئازیزان و خۆشەویستانی پێیان ڕۆژ. ئەو بابەتانی کەم ڕۆڵۆمان ئامادەکردوون دیارەتەوەری یەکەمیان قسەکردنە لەسەر وەبەرهێنان لە بواری خوێندنی باڵاتە. ڕەنگە ڕاستەیەکی نوێ بێ بۆ هەندێکتان، بەڵام دەمانوێت لەم تەوەرەدا باس لەوە بکەین بزانین لە خوێندنی باڵاتە چۆن وەبەرهێنان دەکرێت کە میوانێکی تایبەتمان لە هەولێرەوە دەبێت. هەروەها تەوەری دووەمی پەیامی ڕۆژی ئەمڕۆمان لە کەرکووکەوە میوانێکمان دەبێت قسە لەسەر هەڵکوشانی ئامارەکانی خۆکوشتن دەکەین، بۆچی ئامارەکانی خۆکوشتن تادێت ڕۆژیان زیاتر دەبێت بە تایبەتی لە خودی کەرکووکدا. تەوەری سێمیش قسە لەسەرەوە دەکەین کاتێک دەبینین هاوڕێیەکمان کەسێکی نزیکمان دەوروبەرەکەمان بەرامبەرەکەمان دەکەوێتە ناو هەڵەیەکەوە، دەکەوێتە ناو کەم و کورتیەکەوە، چۆن دەبێ هاوکاری و دەستگیرۆیی بکەین و چۆن دەبێ هاوکاری بکەین لە ناو ئەم هەڵەیە، هەم هەڵەکەی بۆ چارەسەرکەین و هەم دووری خێنەوە لەو بارودۆخەی کە تێی دەکەوێت کە دیارە میوانێکی تایبەتمان لە سۆرانەوە دەبێت. بۆ ئەمڕۆ لە ناو ستۆدیۆ میوانمانیە هەموویان لە شار و شارۆچەکانی هەرێمی کوردستانەوە دەبن کە ئەمە سێتەوەری سەرەکی بەرنامەی پەیامی ڕۆژی ئەمڕۆمان دەبێت. بەڵازدان وەک هەمیشە سەرەتا دەچینە لای ڕەوشی کەشوهای سەرجەم شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان.
بینەرانی عزیز دیارە تەوەریەکەمی بەرنامەکەمانەوە کاماژەم پێکرد قسەکردنە لەسەر وەبەرهێنان لە خوێندنی باڵادا بابزانین چۆن لە خوێندنی باڵادا وەبەرهێنان دەکرێت بە تایبەتی ئەمە لە ڕووی ئابووریەوە پرسێکی تەواو ئابووریەوە دەبێت شەنوکەوی تایبەتی بۆ بکرێت بە تایبەتی ئەو خوێندکارانی کە بە مەبەستی وەرگرتنی ماستەر یا خۆت دکتۆراکەیان ڕوودەکەنە وڵاتانی دەرەوە چۆن دەکرێت لە ڕێگەی ئەو پارەی کە دەیبێنە دەرەوە ئێمە پێویستە وەبەرهێنان بکەین بۆ قسەکردن لەسەرم بابەتەوە کاماژەم پێکرد ڕەنگە بۆ هەندێکتان بابەتێکی تازە یا ڕستەیەکی تازە بێت کە چۆن دەکرێت لە بواری خوێندندا وەبەرهێنان بکرێت بە تایبەتی پشت بەستن بۆ قوتابیانەی کە دەچنە دەرەوەی وڵات لەسەرم بابەتە میوانێکمان لە هەولێرەوە دەبێت کەویش بەڕێز مامۆستا نەوزات هەمەوەندی قوتابی دکتۆرا لە ئابووریە کە دیارە لێکۆڵینەوەیەکی تایبەتی وردی لەسەرم بابەتە کردووە کە چۆن وەبەرهێنان لە بواری خوێندندا بکرێ مامۆستا زۆر سپاس بەوە دەرفەتە ئەگەر دەستپێکی پرسەکە ئەمە بپرسم کە ئایا دەکرێت وەبەرهێنان لە بواری خوێندنی باڵادا بکرێت ئەمە چۆن دەکرێت؟ بەیانی ئێوە باش و بەیانی هەموو بینەرانی خۆشەویستی کەناڵی پێیان باش. ئەگەر پێش باس لە وەبەرهێنانی خوێندنی ماستەر و دکتۆرا و بەکەلۆریۆس بکەین وەکو وەبەرهێنان وەکو بەرزکردنەوەی باری ئابووری هەر وڵاتێک لە زمانی ئابووریدا هەموو هەناردەکنێک لە وڵاتان دەبێتە بوژانەوەی ئابووری زیاتر و پێشخستنی خودی وڵاتەکە وە زیادکردنی هەلیکار کەچی هەناردەکردن لە کوردستان بۆتە کەمبوونەوەی سیولە و سستی ئابووری و هەندێک جار زیانی مرۆیی و لە دەستدانی فکر و هزر و بیری گەنجیشمان لە دەست دەچێت سەرڕای دەوڵەمەندی خاک و کادری ئەکادیمی باش لە وڵاتەکەمان کەچی تا ئێستا نەمانتوانێت سیستەمێکی کوالەتی بەرز و هەلی خوێندن بۆ فێرخوازانی ناوخۆ و دەرەوە فراهەم بکەین بۆی فێرخوازەکانمان ناچار نەکەین پەنابەر نەبەر خوێندن لە دەرەوەی وڵات. ڕاستە خوێندن لە دەرەوەی کوردستان و عێراق چەند کاریگەریی ئەرێنی دەبێت بۆ خودی فێرخواز کە بە شێوەی ڕاستەخۆیان ناڕاستەخۆ کاریگەریەکان دروست دەکاوە ڕەنگە زیاتر تێکەڵبوون بە کەلتوری جیاوازی ژیان و نەتەوە جیاوازەکان زۆرتر و زیاتر فێرخوازەکەمان شارەزاتر و چاوکراوەتر بکات لە ڕووی زانستیەوە و بە هەمان شێوە لە ڕووی زانستیەوە ئەوە تا زیاتر لە ڕووی زانستیەوە پێشخستن بەخۆیەوە دەبینێم. وەک ئاشکرایە هەر قوتابێک لە کوردستان کاتێک بۆ درێژەدان برە و بە خوێندنی بدا ناچار پەنا دەبات بۆ دەرەوەی کوردستان بۆی بتوانێت لایەنی کەم خوێندنی بەکەلۆریۆسەکە یا ماستەر یا دکتۆراکەی بەردەوام بێت و ئەگەر لە ڕووی لایەنە ئابووریەکەی سیر بکەین زیانێکی گەورە و خەرجێکی زۆر پارەیەکی نەقد و سیولێکی زۆری ئەم کوردستانە زۆر بە ئاسانی بەهەدەر دەچێت. پاش ئەوەی کە بە دوواداچوونێکی زۆرم بۆ ئەم بابەتە کردووە لە نمونەم چەند وڵاتێک وەرگرتووە تەنها ژمارە ئەو قوتابیانەی کە لە وڵاتی تورکیا لە ساڵی 2010 بۆ 2019 سەروی 6,000 قوتابی تێپەڕاندووە کە هەر قوتابیەک ئەگەر بۆ خوێندنی ماستەر و دکتۆرا ڕوو لە وڵاتە کرد بێت واتە لە ماوەی 2 ساڵی خوێندنی پێویستی بە 20,000 دلار تاکو 30,000 دلار بووە و بۆ بەکەلۆریۆسەکەش زیاتر کە دواتر دەتوانین بە داتا بە ژمارە هەمووان بخێنە ڕوو. بۆ نمونە ئەگەر فێرخوازێکی خوێندنی ماستەر ئێمە نە 20,000 دلار وەربگرین نە 30,000 دلار واتە بە زمانە بازاڕیەکەی کە خەڵک زۆر باوە 2 دەفتەر یا 3 دەفتەر دلار. ئێمە ئەگەر 2 دەفتەر و نیو دلار وەربگرین کە ژمارەیان لە 3,000 قوتابی تێپەڕ دەبێت لە کۆی ئەم 6,000 قوتابێکە باسم کرد تەنها وڵاتی تورکیا بۆمان دەردەکەوێت لە ماوەی 2 ساڵی خوێندنی ماستەر بڕی 75 میلیۆن دلار پارەی نەقد لە کوردستانەوە چۆتە وڵاتی تورکیا. ئەگەر باس لە خوێندنی دکتۆرا بکەین ڕێژەی قوتابیانی دکتۆرا
هەمیشە کەمتر بووە بە گوێرەی ئەوەی چونکە ئاستەکانی خوێندن لە کوردستان زۆر ئەو پلە و پایانەی نەبڕیوە زۆرترین ژمارەمان لە ماستەرەوە بۆ دکتۆرا بڕۆن بۆیە ڕێژەی دکتۆراکە کەمترە کە خۆی دەبینێتەوە لە 500 قوتابی ئەگەر هەر قوتابیەک بڕی 35,000 دلاری خەرج کرد بێت واتە بۆ تەواوکردنی دکتۆراکەی پێویستی بە لە کۆی گشتی ئەم خوێندنەدا 17 ملیۆن دلار پارەی نەقد کە سیولەیە لە کوردستانەوە چووە بۆ وڵاتی تورکیا. خۆی لە خۆیدا ئەم پارانە دواتر دێنە سەر لایەنە بەکەلۆریۆس و لایەنەکانی تو وڵاتێکی تریشم وەرگرتووە. ئەم پارەیە بە سیولە و بە نەقد لەم کوردستانە دەڕواتە دەرەوە کە ئێستا ئەمە کێشەی گەورەترین کێشەی سەرەکیمان ئەوەیە سیولەمان نییە پارەی نەقدمان نییە کە ناتوانین موچەی پێدابین بکەین ناتوانین بازار بەجوو لە بخەین خۆگەر ئەو پارەیە لە کوردستان ئاڵوگۆڕ بکرێ و دەورانی پێ بکرێواتە لە دەستێکەوە بۆ دەستێکی تر بڕوە ئەم پارەیە هەلی کار زیاتر دەکات و بوژانەوەی ئابووری زیاتر دەبوژێتەوە ئەم پارێش لە ناوخۆی کوردستانەوە دەمینێتەوەواتە بە ئاسانی ئەم پارەیە نەقدیە ئەم سیولەیە ناڕواتە دەرەوەی کوردستان. من پێم باشە حکوومەت و لایەنی پەیوەندیدار زۆر دڵسۆزانە کار لەسەر ئەوەی بکەن لە باتی ئەوەی قوتابیانمان فێرخوازانمان بنێرینە دەرەوەی کوردستان یا بنێرینە دەرەوەی وڵات یا هەر ناوچەیەکی تر بۆ براودان یا بۆ بەردەوام بوون لە خوێندنەکەی. زۆر باشە دکتۆر سوودی ئەم خوێندنە بۆ هەرێمی کوردستان چی دەبێت؟ زۆر جار باسی دەوە کرد بەڕێزت زۆر جار خوێندکاری وامانەیە کە دەچێتە دەرەوە لە تورکیا بێت لە ئێران بێت دەخوێنێت و ئەم ڕێپارێشی بۆ دەدرێت بەڵام دوجار باز لە شەهادە تعدیل دەکرێت کە زۆر جار ئەو شەهادەیە بە هەرێمی کوردستان ناخوات و خوێندنەکەشی هیچ سوودێکی نابێت کەواتە بێت گرنگی سوودی ئەم جۆرە خوێندانە بۆ هەرێمی کوردستان چی بێت دەگەر هەیەی بەڕێزت ئاماژێکی پێ بکەی سواز. بەڵێ پێشتر ئەم حالەتانەمان زۆر بووە کە کەسەکە بەبێ ڕێنمایی وەزارەتی خوێندنی باڵا چۆتە وڵاتێک خەرجێکی زۆری خەرج کردووە پارێکی زۆری خەرج کردووە کە دواتر لە پاش تەواوبوونی خوێندنەکەی گەڕاوەتەوە و تعدیلی شەهادەکەی بۆ نەکراوەکەواتە ئەو پارەی لە بری ئەم خوێندنەیدا خەرجی کردووە لایەنە ئەکادیمیەکە باوەڕپێکراو نییە کە تەنها زیانێکی مادی دەگەیەنێ بە خودی کەسەکە و بە خودی ئابووری ئەم وڵاتە. ئێمە ئەگەر ئێستا خۆشببختانە لەم دوایانە چەندین لیست بڵاو دەبێتەوە ئەو وڵاتە مەسەلەن ئەم زانکۆیە باوەڕپێکراو ئەو زانکۆیە باڕپێکراو نییە بەڵام زۆر جار نائەدالەتیش دەبینین لە زانکۆکان کە ڕانچی زانکۆکان زۆر بەرز نییە بۆ نمونە وڵاتی ئێران یەک لە وڵاتانەیە کە زانکۆکانی ئەوانەی باوەڕیان پێکراوە ماعدە هەندێک زانکۆ نەبی زۆر زانکۆی زۆر ڕانکەکانیان ئەوە نین بەڕاستی ئێمە باوەڕیان پێ بکەین یا جۆری مانەوەیان یا جۆری خوێندنەکەیان زۆر وا هەز دەکەم مەسەلەن لە وڵاتان لە هەندێک وڵات کە بە دیاریکراوی ئەم جۆرە خوێندنەوە ئەو جۆرە سیستەمەی کە بۆ خەڵکی ناوخۆی خۆیان دەیکەن بۆ خەڵکی دەرەوەی وڵاتەکەی خۆیاندا نایکەن کەواتە ئەم گەنجە ئەم لاوە کە پەنا دەبا جا بە هەر هۆکارێک بێ پەنا دەبات بۆ خوێندن لە دەرەوەی کوردستان زۆر جار بازی ئەم سیاسەتانەی ئەم وڵاتانە دەدات بەڕاستی ئێستا بۆ نمونە وڵاتی تورکیا وەربگرین زۆرترین پارە کە لە ڕێگای خوێندنەوە دەچێتە ئەم وڵاتەوە ئەگەر باس لە خەرجەکانی بکەین واتە بوژانەوەی ئەم وڵاتە زۆربەی کات لەلایەنی خوێندنەوە بازاڕی ئەم وڵاتانە گەرم و گوڕتر دەبێەوە دراو بە ئاسانی بە شێوەیەکی ئاسایی و یاسایی و ئاسان لە کوردستانەوە دەگوازرێتەوە بۆ وڵاتێکی دراوسێ کە بە زیانی ئەم کوردستانە دەرچێتەوە زۆر جار کێشەمان بۆ دروست دەبێت لە کاکتۆر سیرکە ئەگەر هەر قوتابیەک تاوان پێویستە ناکرێتەوە بڵێ نابێت قوتابیان لە پێناو بەدەستێنانی زانستێکی باشتر و بڕوانامەیەکی بەرزتر نەچنە دەرەوەی وڵات واتە ڕۆشتنی هەر قوتابیەک چە شخصی خۆی بڕوا چە لە ژێر ڕێنمایەکانی وەزارەتی خوێندنی باڵا بێت چە لە تواناسازیەکان بێت واتە دەبێ ئەم قوتابیە بڕواتە دەرەوە ئەم بڕەپارەیەش ئیلا هەر دەبێت کاش لە دەرەوە سەرفی بکە
ئایا ڕێگەیەک هەیە لە جیاواز لەوەی کە تۆ بوترێ بۆ نمونە بوترێت نابێ قوتابی لە دەرەوە خوێندن بخوێنێت کە ئێمە بتوانین ئەم پارەی کە لە دەرەوە سەرفی دەکا بە پێچەوانەوە هەرێمی کوردستان سوود لە ڕۆشنە دەرەوەی ئەم قوتابیە وەربگرێت لە ڕووی ئابووریەوە؟ ڕاستە قسەکە جوانە، نەخێر ناکرێ هیچ وڵاتێک بڕیار لەوە بدا کە هیچ کەسێک نەتوانێت بۆ برەودان بۆ بەردەوامبوون لە خوێندن ڕوو لە وڵاتێکی تر بکات. بەڵام ئێمە ئاستەنگەکانی بەرخوێندنی باڵا بە سەرەکی دەزانین لەوەی خەڵک نەتوانێت بە ئاسانی خوێندنی ماستەر و دکتۆرا لە کوردستان تەواو بکە و ئەگەر چاوێک بەو خوێندانەی پێشتر دابدەین کە دابکەینەوە عەفو دەنگ دەداتەوە ئەزیەت نەبی ئەگەر چارەسەرەکیەوە. بەڵە فەرموو. قوربان ئەو چوونە دەرەی قوتابیان ئاماژەم پێ کرد کە زۆر جار ینی پێشوە چوونێکی زۆر باشی زانستی و کللتوری و فەرهەنگی لێ دروست دەبێت. بەڵام ئێمە ئێستا لە ئاستێکین بەڕاستی پێویستمان بە سیولێ پێویستمان بەوەیە ئێمەوە بەرهێنان بکەین، ئێمە فۆکۆس بخەینە سەر ئەو تەرکیز بخەینە سەر ئەوەی ئێمە زانکۆکانمان تواناکانیان وا لێ بکەین. بەڕاستی خاوەنی کادری باشی زانستین زانکۆکانمان وا لێ بکەن لە باتی ئەوەی قوتابی ئێمە ڕوو لە دەرەوە بکە یا فێرخوازی ئێمە ڕوو لە دەرەوەی کوردستان بکە، بتوانین وەکو ئیستثمار بەکاری بینین خەڵکی دەوروبەری وڵاتانی خۆمان وا بکەین بۆ خوێندن ڕوو لە کوردستان بکەن. ینی وەکو بۆ نمونە ئیقلیمی هەرێمێکی وەکو قوبرسی تورکی کە زۆربەی زۆری داهاتەکەی لەسەر خوێندکاران و قوتابیان و فێرخوازان کۆ دەکاتەوە ژیانێکی شایستە بۆ هاوڵاتیەکانی دابین کردووە تەنها لە ڕێگای خوێندن و لە ڕێگای هەندێک بزنسی ترە. بەڵام بە ڕێژێکی زۆر خەڵک سەفەر دەکا بۆ بەردەوام بوون لە خوێندنەکەی لە وڵاتیشنە لە ئیقلیمێکی وەکو قوبرسکە بەڕاستی ینی شوێن و ئێریاکەی هەرێمی هەندی هەولێر دەبێت کە ڕەنگە لە بۆ مەش زۆر ئاسایی بێ بتوانین سیستەمێکی تۆکمە سیستەمێکی نوێ خاوەنی کادری باشین خاوەنی کادری پڕعلم و پرزانستین دەتوانین ئەو ئیستیسمارە زیاتر لە ناو کوردستانی خۆمان بکەین ئەگەر هیچ نەبێت خەڵکی باشووری عێراق و دەوروبەری وڵاتانی دەوروبەر بتوانن سوود لە تواناکانی هەرێمی کوردستان وەگرن وهێنانی پارەیەکی نەقد. کاکتۆر سیرکە ئەگەر ئێمە بۆ خوێندنی ماستەر بۆ نمونە سبەینێ بتوانین پەیمانگایەک ناوەندێکی بۆ نمونە خوێندن لە هەرێمی کوردستانەوەی کە لە دەرەوە هەیە بۆ کوالیتە لە هەرێمی کوردستانە بکرێتەوە. بەڵام ڕەنگە ئەو کاتە تێچووەکەی بۆ خودی قوتابی زۆرتر بێت، چکە ئێستا گەر سەرنج بدەیت لە زانکۆیەکی ئەهلی ئەگەر بتێ بەشێکی پزیشکی بخوێنیت دەبێت پارەیەکی باش بدەیت. بەڵام سیر دەکەی ئەم تەلەبەیە ئەم بەشە پزیشکیە لە ئێرانە هەڵەبژێرێ نیوەی ئەو پارەیەشی تێدەچێت و ڕەنگە ئاستی زانستیەکەشی بەرزتر بێ. کەواتە تەنها هێنانەوەی ناوەندەکان یا ناوەندێکی زانستی بە هێز کافیە بۆی کە لە هەرێمی کوردستانە ئێمە بە مەبەستیەوەی کە بڵین پارەکە نەچێتە دەرەوە لە ناو هەرێمی کوردستانە سەرڤکریا دەبێت پشت بەش ببەستین کە بۆ قوتابی خۆمان ناکرێ بڵین ئەمە ئەگەر لە دەرەوە بخوێنە 2 دەفتەر دەبێت سەرفکاوە لە هەرێمی کوردستانیشا 2 دەفتەرەکە سەرفکات. بەڵێ ئێمە دەتوانین بە شێوەیەکی تر برەودان بەو وەبەرهێنانە بکەین و دەتوانین ئەگەر نەقسی کەوادری زانستیمان هەبوو کە پێم وایە بەو ڕێژەیە نیە دەتوانین خودی کادیرەکە لە وڵاتان بهێنینە کوردستان بۆ ئەوەی خەرجی ئەم قوتابیە کرێ خان و کرێ ئاوکارەبا و تکتی تیارە و کولفەی هاتوچووی ئەم خوێندکارە ئەم فێرخوازە ئەم قوتابیە لە خودی وڵاتەکە دروست نەبێت یا ئەو پارەیە بە ئاسانی لە کوردستانەوە نەڕواتە وڵاتێکی تر. ئەمە دەتوانین کەوادرەکان بانگشتی کوردستان بکەین لە باتی ئەوەی 2300 قوتابی تەنها بۆ وڵاتی بەریتانیا بنێرین دەتوانین چەند مامۆستایەکی زانکۆکە چەند پرۆفیسۆرێکی کە مختص بەو بوارە بێنینە کوردستان. زۆر جار بێپلانیش لە هەناردەکردنی ئەم قوتابی و فێرخوازانە بەڕاستی
کارەساتی لێ دەکەوێتەوە کە تۆ پێویستیت بە اختصاسێک نییە، پێویست ناکە کەسێک بنێری ئەو هەموو پارەیە پێسەرف بکەی یا حکوومەت لە ڕێگای تواناسازی بۆی سەرف بکە کە دەگەڕێتەوە دواتر شوێن نییە بۆی دابنێ. یعنی لە باسی ئەوەت کرد کە زانکۆ تایبەتەکانی خۆمان کولفەکەیان زۆرە، زۆر ڕاستە من لەگەڵتم 100% قسەکە تەواوە کەسێک ئێستا لە زانکۆیەکی هەلی بە 2 ملیۆن 2 ملیۆن و نیو یا تۆزێک کەمتر و زیاتر خوێندنی بەردەوام دەبێت. بەڕاستی لە جێرەی توانا و ئاستی مەعیشەتی ئەم هاوڵاتیانەی کوردستان نییە، دەبێت بە گوێرەی بار و گوزەرانی ئەم خەڵکە ڕەچاو بکەین. زۆر جار هەیە بەڕاستی لەبەر ڕێژەی کەمی نمرەی پۆلی 12 زۆربەی قوتابیان و فێرخوازان ناچار دەکرێن ڕوو لە دەرەوەی کوردستان بکەن بۆ بەردەوامبوون لە بەدەستێنانی بڕوانامەی بەکەلۆریۆس کە دواتر هەر ئەم قوتابیە هەر ئەم فێرخوازەیە کە دەگەڕێتەوە زۆر بە ئاسانی بڕوانامەکەی بۆ هاوسەنگ دەکرێت و کەواتە هیچ جیاوازیەک نییە ئەگەر ئەو کەسە لە ناو کوردستان بخوێنێ یاوەکو لە دەرەوەی کوردستان بخوێنێ. ئەمەش تقریبەن جیاوازێکی چینایەتی دروست دەکات لە بینی چینی هەژار و دەوڵەمەند کە زۆر جار لەبەر ڕێژەی کەمی نمرەی ڕۆڵەی خانەوادەیەکی هەژار کە زۆر جار بارە دارایی و قورسی داراییەکەی دەخەنە ئەستۆی خۆیان لەوانەیە لە توانای واندانە بێت کە هەڵگیری ئەم خەرجیە بێت کە باگانێکی زۆر لەسەر خانەوادەکە دروست دەکات. بەڵام بۆ ئەوەی ببێتە بە دواڕۆژێکی ڕوونی هەبێ یا هەرگیز نەبێ هیوا و ئامانج و ئاواتی قوتابیەکەیان یا فێرخوازەکە و ڕۆڵەکەیان فراهەم بکەن بۆی ئاسانکاری بۆ بکەن بتوانی ئەم خوێندنە لە دەرەوەی کوردستان تەواو بکە. من پێم وایە دەکرێت لە کوردستانیش ناوەندێکی خوێندنی گەورە بکرێتەوە و ساڵانە سکۆلەرشیپ بدرێت بە خەڵکێکی بیانی بۆ ئەوەی کەلچەر و کللتور و فەرهەنگی ئەم کوردستانش بگوازرێتەوە بۆ خەڵکی تر کە زۆر جار من لە دەرەوە خوێندیتم بەڕاستی بە حکومیەوەی 2 ساڵ لە قۆبرسی تورکی بوومە و ئەوە نزیک 3 ساڵە لە مالیزیام. وڵاتی مالیزیاش لە وڵاتانەیە بەڕاستی کە زۆربەی داهاتی و بارسوچی بودجەی ئەم وڵاتە دەگەڕێتەوە سەر زۆری ئەو هەموو قوتابی و خوێندکار و فێرخوازەی کە ڕوو لەم وڵاتە دەکات. پارەیەکی زۆری سیولە و نەقد دەهێنێتە ئەم وڵاتە کە بە شێوەیەکی یەکسان دەخرێتە سەر بودجەی ئەم وڵاتە و خۆشگوزەرانی هاوڵاتیەکانی بەشێکی لە ڕوانگەی خوێندنەوە ئیستثمار دەکرێت بەڕاستی. بەڵێ زۆر باشە دکتۆر، بەس زۆر بە کورتی ببوورە بەڕێزت لێکۆڵینەوەت لەم بارەیە و کردووە بزانین زیاتر تەرکیزی لەسەر چی کردو و هۆکاری هەڵبژاردننی ئەم بابەتە گرنگی ئەم بابەتە چی بوو کە لێکۆڵینەوەت لەسەر کردووە؟ بەڵێ ئێمە ئەگەر تا خوێندنی ماستەر وانەمان باس کرد، بەڵام ئەگەر ژمارەی قوتابیانی دکتۆرامان باس کرد کە 7 ملیۆن و 500,000 دلار لە ماوەی 4 ساڵی خوێندنەکەی کە زۆر زار لەوانەیە کولفە و خەرجەکەی زۆر زیاتر دەبێت لەوەی لە کەسێک بۆ کەسێکی ترەوە، بەڵام ئێمە ڕێژەیەکی مامناوەند ماوەگرتیا بۆ نمونە قوتابیەکی بەشەکانی دەرمانسازی و پزیشکی کە زۆربەی ئەو قوتابیانەی ڕوو لە دەرەوە یاریمی کوردستان دەکەن تەناو بەشانە هەڵدەبژێرن بەشە پزیشکیەکانە بەشە هەندەسیەکانە کە کولفەکەیان زۆرە. بۆ نمونە مەسەلەن دەرمانسازی تەنها ساڵێکی خوێندنی 5,000 دلارە کە خەرجێکی گەلک زۆرە بەڕاستی. ئەگەر 2500 قوتابی هەژمار بکەین لە کۆی ئەم 6,000 قوتابیە بۆ هەر قوتابیەک 5,000 دلار تەنها پارەی خوێندنەکەیەتی و خەرجی ساڵێکی ئەگەر نزیک بکەینەوە لە 5,000 دلار کە زۆر جار زۆر زیاتریشە لەوەی بەپێی بە کرێخان و خواردن و کرێکارەبا و ئاو هاتوچۆ و مانەوەی خوێندنەکەی لە وڵاتە بەشە پزیشکەکان 5,000 دلار خەرجەکەیەتی واتە لە کۆی ئەو ساڵانەی کە دەیخوێندی 150 ملیۆن دلار پارەی نەقد واتە کاش لە کوردستانەوە چۆتە وڵاتی تورکیا کە ڕەنگە خەرجەکان لە کەسێکەوە بۆ کەسێکی تر جیاواز بێ. بۆ نمونە وڵاتی بەریتانیا بەپێی ئەو بەدواداچوونم کە ئەنجامم داوە بەپێی بەدواداچوونەکانم بۆ ئەم بابەتە ژمارەی قوتابیان لە وڵاتانی نێوان لە ساڵانی نێوان 2010
تاکو 2020 نزیکەی 2300 قوتابی فێرخوازی تێپەڕاندووە کە خەرجی خوێندنی بەکالۆریۆس بۆ هەر ساڵێک لە وڵاتی بەریتانیا لە $10,000ەوە کەمتر نییە تاوەکو $22,000. خەرجی خوێندنی تەنها ساڵێکی خوێندنی ماسەر لە وڵاتی بەریتانیا لە 16,000 تاکو $21,300 تێپەڕ دەکات. دکتۆرا بۆ هەر ساڵێک لە نێوان $11,500 تاکو $20,000. ئێمە ئەگەر بین هەڵسەنگانێک بۆ ئەم بابەتە بکەین لە کۆی 2300 قوتابی ئێمە ئەگەر ڕێژەیەکی مامناوەند وەربگرین بۆ ئەوەی نە زۆرترین خەرجی و نەکەمترین خەرجی بڕی $70,000 بۆ هەر ساڵێکی خوێندن وەربگرین کە زۆر جار دکتۆرا ماوەی 6 ساڵ تێدەپەڕێت کە بەڵام بەکەلۆریۆس ماوەی 6 ساڵە بەشە پزیشکەکان بۆ ئەوەی عەدالەتێک لە نێوان ساڵەکان و بەشەکاندا بکەین. من 4 ساڵم وەرگرتووە 23,000 قوتابی ئەگەر ساڵی هەر کرێی هەر ساڵێکی $70,000 بێ لە کۆی 4 ساڵ دەکات $156,400,000 تەنها پارەی خوێندنی لە ماوەی 4 ساڵ کە زۆر جار دکتۆرا دەگەڕێتەوە بۆ 6 ساڵ. کۆی گشتی خەرجی قوتابیان لەم دوو وڵاتێک کە باسم کرد تەنها وڵاتی تورکیا و بەبێ هەرێمی قوبرس کە زۆرترین ڕێژەی قوتابیان ڕوو لەم هەرێمە دەکات $209,900,000 پارەی نەقت لەم کوردستانە چۆتە دەرەوەی کوردستان تەنها لە ڕێگای خوێندن تەنها لە ڕێگای ئەو قوتابیانەی کە بۆ بەردەوامبوون و بۆ تەواوکاری خوێندنەکانیان ڕوو لە وڵاتانە کردووە. زۆر باشار چەندە بەجاخەوە مامۆستاگەر بێت و ئەمە بۆ بەرهێنان بکرێت لە هەرێمی کوردستانە بۆن ملەوە ناوەندە زانستیانشدا بنرێن دوجار ڕەنگە هەر دەچێتە گیرفانی یەکێک لە بەرپرسەکانمان و چکەوەی کە ئێستش ناوەندەکە زانستیەکان کە دادەنرێن فڵان قوتابخانەی فڵان وڵاتی نازانمەم جۆرە بابەتانەی کەن هەرێکیان و بەرپرسێکی وڵاتە لە پشتیەوەتی کە دوجار پارەکە بەڕای بەشێک لەو قوتابیانشتە بچێتە گیرفانی وڵاتێکی دەرەوە یاخود بچێتە گیرفانی مەسئولێکەوە وەکو یەک وایە. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا نەوزاد هەمەوەندی قوتابی دکتۆرا لە ئابووری سپاس بۆەوەی کە لە تەوریەکەی بەرنامەی پەیامی ڕۆژ لەگەڵمان بوویت. بەڵایزدان ناوبڕێکی کورد وەردەگرین و دواتر دەگەڕێنەوە وڵاتە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ. چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە، من باشترین شیرم بۆ خەزانەکەم هەڵبژاردووە. هەموو کات شیری ئاڵتونسا بە منداڵەکانم دەدەم بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانی هەبێت. من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم. شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە. 100% سروشتی تامێکی نایە. ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟ ئەوە فانسی پاوەر سەرجەمە و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە با بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنگی چەندین ساڵیان لەگەڵدایە. بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێن. ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێچوویەکی ڕۆژانەی نییە. هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت. فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر. ناونیشان سلێمانی شەقامی مامۆستایان نزیک شەقامی قەنات تەلاری جاسەنە 0 773 153 85 85. ئەم قڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە. ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە. هەر جوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی. نینی هاوڕێی مناڵانە تا
تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە بشاری نینی تامێکی لە یاد نەکراو برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە بگرە زۆریش بەسوودە پێکاتە و ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال پرۆتین، ئاو، ڤیتامین ئی، کالیسیۆم، ئاسن، مەگنیسیۆم، مەنگەنیز، پۆتاسیۆم، ڤیتامین B1، B2، B3، B5، B6 واتە ئەم برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین بەڵکو و چڵتوکە و خۆمان کڕی دەکەین شێوازی لێنانی لەگەڵدایە بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 0حوسەد و 353 27 27 هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان قسەی کێوەڵەکانتان پێشکەش دەکەین. ئەحمەدی حاجی ڕەشید باوەڕی وایە تا ئەم تاقمە دەسەڵاتدارە لە هەرێم زووتر لە دەسەڵات دوور بخرێنەوە درەنگە و میلەت لە ئاسایی ئەمانەدا ناحەوێتەوە. ئەحمەدی حاجی ڕەشید ئەندامی ئەنجومەنی نوێنەران لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە بەرنامەی ئەمڕۆی کەناڵی پەیامدا دەڵێت لێبڕینی موچەی فەرمانبەران تەنها دزیکردنە و هیچ یاسایەک نییە پاڵپشتی بڕینی موچەی فەرمانبەران بکات هەر بۆیە تا زووتر ئەم دەسەڵاتدارانەی هەرێم لە دەسەڵات دوور بخرێنەوە درەنگە. ئەو پەرلەمانتاری کۆمەڵ باوەڕی وایە حکوومەت هەرێم کۆمەڵێک خەڵکن کە نە شارەزایی ئیداری و نە ئابووری و نە سیاسی و نە شارەزایی پەیوەندیە نێودەوڵەتیەکانیان هەیە وەک چۆن بە ڕیفراندۆم خاکیان دۆڕاند و با فرۆشتنی نەوتیش چەندین ملیار دۆلاریان وەک قەرەبووی کۆمپانیەکان دۆڕاندووە ناشتوان ئیدارەی هەرێم بدەن و تەنها بەڵان بۆ گیانی خەڵک. ماڵی فەرماندەیەکی پێشمەرگەی یەکێتی لە مەخمور تەقێنرایەوە لە گوندێکی قەزای مەخمور ماڵی غازی فەیساڵ فەرماندەی پێشمەرگە و ئەندامی مەڵبەندی هەولێری یەکێتی تەقێنرایەوە کە دەوترێت لەلایەن ژمارەیەک چەکدارانی داعشەوە تەقێنراوەتەوە. پەیامنێری پەیام ئەوەی گواستەوە کا بەرەبەیانی ئەمڕۆ لا گوندێکی نزیک مەخمور ماڵی غازی فەیساڵ فەرماندەی پێشمەرگە یەکێتی تەقێنرایەوە بەڵام هیچ زیانێکی گیانی نەبووە چونکە هیچ کەسێک لە ماڵەکەدا نەبووە. پەیامنێری پەیام دەڵێت باس لەوە دەکرێت کە تەقانەوەی ماڵەکە لەلایەن کۆمەڵێک چەکداری داعشەوە بووە کە دواتر ڕۆوشاخەکانی قەرەباغ هەڵاتون بەڵام تا ئێستا هیچ لایەنێکی فەرمی دانیاریەکانی پشتڕاست نەکردوێتەوە. جارێکی دیکە دانیشتوانی پرۆژەی نیشتەجێبوونی شاری ئەوین لە سلێمانی گردبوونەوە و ناڕزاییان لا نەبوونی ماف و خزمەتگوزاری سەرەتایی نیشاندا. لە بەردەم پرۆژەی نیشتەجێبوونی شاری ئەوین هاوڵاتیانی نیشتەجێ گردبوونەوە و داوای مافە سەرەتایەکانیان لا پرۆژەکە کرد کە بەوتەی خۆیان سەرباری وەرگرتنی پارەی خزمەتگوزاری لەیان بەڵام خزمەتگوزاریان بۆ نەکرا و تا ئێستا نەخۆشخانە و قوتابخانەیان نییە. وەک هاوڵاتیانی و پرۆژەی نیشتەجێبوونە باسی دەکەن ئەوان کێشەی دیکەشیان هەیە بۆیە دەبێت بەرپرسانی حکوومەت بەدەمیانەوە بێن و کێشەکانیان بۆ چارەسەر بکەن. دانیشتوانی پرۆژەی ئەوین چەندین جارە گردبوونەوە و ناڕزایی ساز دەکەن بەڵام هیچ لایەنێکی پەیوەندیدار بەدەم داواکاریەکانیانەوە نایەت. وتەبێژی حکوومەتی عێراق هۆشداریدا لە لێکەوتەکانی ئەگەری داخستنی باڵیۆزخانەیان کشانەوەی نێردەی دیبلۆماتی بیانی لە عێراق. ئەحمەد مەلە تەڵال لە کۆنگرەی ڕۆژنامەوانیدا کە دوای کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران ئەنجامیدا ڕایگەیاند کشانەوەیان داخستنی هەر نێردەیەکی دیبلۆماتی لێکەوتەی کارەساتباری لەسەر عێراق دەبێت. ئەحمەد مەلە تەڵال ڕوونیشی کردەوە هێزەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی لەسەر داوای حکوومەتەکانی پێشوو هاتوون بۆیە لە ئێستادا هیچ داگیرکاریەک لە عێراق بوونی نییە. وتەبێژی حکوومەتی عێراق لە بەشێکی دیکە قسەکانی داوتی کازمی لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیراندا باسی لە هەوڵەکانی حکوومەت بۆ پاراستنی نێردا دیبلۆماتیەکان کردوێتەوە و تووشێتی ئێران و ئەمریکا پشتیوانی لەو هەڵوێستەی عێراق دەکەن. ئەنجومەنی یاساییشی نەتەوە یەکگرتووەکان لە پەیامێکدا داوای ڕاگررتنی هەرچی زووە شەڕی نێوان ئەرمەنستان و ئازەربایجان دەکات.
ئەنجومەنی ئاسایش داوا دەکات هەموو کێشەکانی نێوان ئەرمەنستان و ئازەربایجان لە ڕێگەی دانوستاندن و گفتوگۆ چارەسەر بکرێن. ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتووەکان کۆبوونەوەیکی باپەلەی لەسەر شەڕی نێوان ئازەربایجان و ئەرمەنستان ساز کرد و لا دوای کۆبوونەوەکەش لە پەیامێکیدا داوای بەپە لە ڕاگررتنی شەڕ لە کارەباغ دەکات. جەنگی نێوان ئەرمینیا و ئازەربایجان لەسەر ناوچەی کارەباغ ماوەی هەفتەیەکە سەری هەڵدا و هەردوو لا یەکتر بە هەڵگیرساندنی جەنگ تۆمەتبار دەکەن و تورکیا و ئێران و رووسیا و چەند وڵاتێکی دیکەش ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ بەشداری و پاڵپشتی شەڕەکە دەکەن. لیۆنەل میسی ئەرجەنتینی و کاپتنی یانەی بەرشەلۆنە ئیسپانی پەیامێکە ڕاستی هەندەرانی یانەی بلاوگرانا دەکات. لا نوێترین دیداریدا لەگەڵ ڕۆژنامەی سپۆرتی کەتەلۆنی میسی باز لە گرفتەکەی ئەم دوایی لەگەڵ کارگەڕ یانەکەی دەکات و ڕۆژنامەکەش چەند بەشێکی وتەکانی ئەوە ستێرە ئەرجەنتینی بڵاو کردێتەوە. میسی دەڵێ دوای نەڕزایەتێکی زۆر دەمەوێت کۆتایی بە گرفتەکان بێنم پێویستە هەموو هەندەرانی یانەکەمان یەک بگرن ئەوەی کردوشمە تەنها بۆ بەرژەوەندی یانەکەمان. میسی دەژڵێ دەو هەڵانەی خۆی قبول دەکات ئەگەر هەڵەیەکی هەبوو بێت ئەوە تەنها بۆ بەرژەوەندی یانەکەی بۆ تا بەهێزتر و باشتر ببێت. لا درێژەی قسەکانیدا میسی دەڵێت ویستم پەیامێک بۆ هەموو هەندەرانی بەرشەلۆنە بنووسم و بۆ هەموو ئەو کەتەلۆنیانەی کە سەیری ئێمە دەکەن ئەگەر هەر کەسێک بێتاقەت بوو بێت لەو شتانەی کە من کردومە گومانی تێدا نیە لەبەرەوە کردومە کە هەمیشە بیر لە باشترین شت دەکەمەوە بۆ بەرشەلۆنە. کورتی هەواڵەکانتان پێشکەشکرا پاژنەوە بڕێک دەگەڕێنەوە وڵاتە. بینەرانی عزیز تەوەری دووەمی پەیامی ڕۆژ قسەکردنە لەسەر هۆکارەکانی هەڵکشان یا بەرزبوونەوەی ئامارەکانی خۆکوشتن ئەگەرچی دیارە لەگەڵ بوونی قەیرانەرجێ و جۆرا و جۆرەکان کاتێکە ڕوو لە هەر کۆمەڵگەیەک دەکا ئامارەکانی توندوتیژی و بە تایبەتیش خۆکوشتن لە ناویانە زۆرتر دەبێت و ئەوەی کە بەپێی لێکۆڵەران یا توێژەرانی دەرونی و کۆمەڵاسی کە باسی دەکەن ئەمڕۆکە گرفتە کۆمەڵایەتیەکان و بە تایبەتی گرفتی ئابووری هۆکاری سەرەکیە بۆ بەرزبوونەوەی ئامارەکانی خۆکوشتن یاخود کەسەکە پەنا بۆ خۆکوشتن ببات هەرچەندە ئەمڕۆکە کە هەرێمی کوردستان یاخود عێراق و ناوچەکە بەگشتی بە هەندێک بارودۆخی تایبەت و گرفتی کۆمەڵایەتی زۆر تێدەپەڕێت بۆی ئامارەکانی توندوتیژی زیاتر بوون و ئەمەش کەرکووک هاوشێوەی پارێزیەکانی دیکە هەرێمی کوردستانی ئامارەکانی خۆکوشتن زیاتر بووە کە بەشێکی بۆ گرفتە کۆمەڵایەتیەکان و کاماژەمان پێکرد دەرەچێت و بە تایبەتی لە ناو گرفتە کۆمەڵایەتیەکانە تۆڕە کۆمەڵایەتیەکان کامڕۆ باون لە ناو خەڵکدا بوونەتە هۆکاری خۆڵقاندنی کێشە کۆمەڵایەتیەکان و دوجار پەنابردن بۆ توندوتیژی و لە ناو توندوتیژیەکانە پەنابردن بۆ خۆکوشتن. دیارە لەسەر ئەم بابەتە کە بەرزبوونەوەی ئامارەکانی خۆکوشتن لە هەرێمی کوردستان و بە تایبەتی لە کەرکووک و لە ناویشانە بەرزبوونەوەی ئامارەکانی توندوتیژی لە کەرکووک میوانداری زۆر بەڕێز جوان ئیحسان ئەندامی لیژنەی مافی مرۆڤ ئەندامی پێشووی لیژنەی مافی مرۆڤ لە ئەنجومەنی پارێزگای کەرکووکمان کردووە. خاتوو جوان سڵاوی خوال لێبێت ئەگەر گوێت لێمە دەمەوێت بزانم ئایا لە شەژمانگی ڕابردوو لە کەرکووک ئامارەکانی خۆکوشتن و ئامارەکانی توندوتیژی زیاتر بوون بە بڕوای جەنابەت هۆکارەکان زیاتر بۆچی دەگەڕێنەوە؟ بەلای خۆی بەخشندە و میهرەبان سڵاوی خۆی گەورە لێ و لە بیسەرانی کەناڵی پیام سەبارەت بە خۆکوشتن لە کەرکووکە ئەمە بەداخەوە دیاردەیەکی ترسناکە ڕۆ ساڵانە ڕوو لە هەڵچوون دەکا و بەرەو زیادبوون دەڕوات و ئێستا ئەگەرە سەری ئامارەکان بکەین و سەری حاڵەتەکان بکەین کە توش ئەبێ سێر ئەەکەین مانگەکانی ئەم ساڵ هەتە تەنانەت تۆمارکردنی سکاڵەکان زیاتر بووە و زووتر بەرەو هەڵکشان ڕۆیشتووە. ئەمانەش دەگەڕێتەوە بۆ چەند هۆکارێک کە لەوانەیە عێراق بە ئاقارێکی سیاسی و ئەمنی ئەڕوا و کۆمەڵی کێشەی کۆمەڵاتی بە دوای خۆی هێناوە ئەگەر بارودۆخی کەرکووک خراپترە لە چاو شارەکانی کەشەوە لە هۆیەوەی کە ئەو بارودۆخە ئەمنیە و سیاسیە و ئابوووریەی کە عێراق ئەگرێتەوە بەرۆکی کەرکووکیش بە دەرەجەیەک ئەگرێتەوە. ئەوەی کە باسی لێوە ئەکرێت کە ژمارەکان لە هەڵکشاندایە هەر ئەگەڕێتەوە بۆ ئەو بارودۆخە کە کاریگەری ئەکات لە دەرونی ئەو هاوڵاتیانە
جاران تەنها خۆکوشتن و یاخۆ هەوڵدان بۆ خۆکوشتن تەنها لە بەشی ژنانە هەبوو بەڵام ئێستا بینی لە هەرزەکار و لە پیاوانیشە ئەم دیاردەیە هەیە و ڕوو ئەدات ینی سێکی گەنجێکە ناجح نابێت لە مەکتەب هەلیکاری بۆ ناڕەخسێ کێشێکی کۆمەڵایەتی ئەبێ پەنا بۆ خۆکوشتن ئەبە کە ئەمە بۆیە ئەڵێن خاڵشی مەترسیدارە واتە بێزاربوونی خەڵکەکەی لەم بارودۆخەی کە بەسەری هاتووە لە کەرکووکەوە. دوا بە دوواداچوونی ئێمە بۆ ئەو کەیسانەی کە لە کەرکووک ڕوویداوە و یاخۆ بەشێکیان کە خۆیان کوشتووە یان هەوڵی خۆکوشتنیاندا و ڕزگاریان بووە زۆرینەی بۆ کێشەی کۆمەڵایەتی ئەڕوا کە ئەم کێشە کۆمەڵایەتیش کۆمەڵە دەرهاشتەی تری هەبوو یاخۆ پێش ئەوە کۆمەڵە هاندانی هەبوو بۆ ئەوەی کە خۆی بکوژێ یەکێکیان ئەوەیە کە باری گوزەرانی خێزانەکە شوکردن و ژنهێنان لە بارودۆخێکی ئابووری خراپە و تێنەگەیشتن لە ژیانی هاوسەرگیری و هەوڵدانی قوتابیان و باری دەرونی بوارە ئابوووریەکە و سیاسەکەی کەرکووکە ئاوارەیی بوونە ئەمانە کۆمەڵی هۆکارن کە وای کردووە و بەشێکشانش دەبینمان نەچێ هاندیا حاڵەتمان هەبووە دوای بە دۆداچوو تەحقیقکردن لێ دەرکەوتووە کە ئەمە خۆکوشتن نییە بەڵکو کوشتن بووە یعنی واتە کردویان تەقاڵبی خۆکوشتنەوە بەڵام دواتر کە تەحقیقاتی لەسەر کراوە دەرکەوتووە کە ئەو کەسە خۆی نەکوشتووە بەڵکو کوژراوە بەڵام لە قایمەی تۆمارکردن و بۆ خۆکوشتن دیاری کراوە. زۆر باشە قات و جوان ئایا بەرزبوونەوەی ئەم ئامارانە تەنها خۆکوژیە یاخود کوشتنیشی تێدایە؟ تێنەگەیشتم لە پرسیارەکە. ئەمە بەستم لەوەیە کە ئاماری خۆکوشتن زیاد دەبێت لە کەرکووک ئایا تەنها ئەم ئامارە تەنها بۆ ئەوانە ئەبێت کە لە هەڵکشان و لە بەرزبوونەوەدایە کە خۆکوژی دەکەنواتە خۆیان دەکوژن یان لەلایەن کەسی بەرامبەرەوە کوژراون؟ هەردوو حاڵەتەکەمان هەیە ینی مەسەلەن حاڵەتمان هەیە خۆی ئەکوژێ ئیتر ئەوش دەبەرەوە پەستاندنونە ئەگەر بێنە سەرباسی ژن بکەین سێرەکەین ژن کاتێکە خۆی کوژێ کێشێکی خێزانی هەیە و لەگەڵ هاوسەریان مەسەلەن بەڵام ماڵی باوکی پشتیوانی ناکەن و گوێڕایڵی گوێ لێ ناگرن بزانن کێشەکەی چێ بۆ چارەسەری بۆ بکەن هەندێک جار هەیە ئافرەتەکە سێرەکان لەبەر بارودۆخی ئابووری ماڵی باوکیشی ناتوانێت بڕواتەوە بۆ ماڵی باوکی و چارەسەری ئەو کێشەی بۆ بکەن هەندێک جار هەیە بەهۆی مناڵەکانیەوە ئەترسێت کە کێشە خێزانەکەی مناڵەکانی لەدەست ئەچێ یان نەبوونی جێگایەک پەنای بۆ بەرەیە یعنی ئێستا بەداخەوە دادگاکانیشمان کاتێک کە کێشێکی خێزانی ئەبێ ئەڕوات بۆ کۆمەڵە بابەت مەسەلەن بۆ نمونە بابەتی خلافی هەیە ئەبێ ئەم ژنە تەقریری طبی هەبێ لێدانی خواردبێ یان شایەتی هەبێ لەسەرەوەی لێدانی لێ ئەدا ئیتر هەندێک خلافاتی خێزانی هەیە لە قانونی عێراقا کاری لەسەر ناکرێ مەسەلەن ئێمە تۆندتیژی دەرونیمان هەیە لە ماڵەوە مامەڵەیەکی وای لەگەڵا ئەکرێ کاریگەی لەسەر دەرونی ئەو کەسە ئەکا ینی هەندوو حاڵەت هەبووە دووسێتی خۆی بکوژێ بەڵام سەرکەوتونە بۆ ئیتر هەرچۆرە بێ ڕزگار کراوە کە لێی پسراوە ئایا بۆ خۆت ئەکوژی لێت ئەدەن نانت ئەو دێتی نەخێر ئەمانم نییە بەڵام ئەم بەندەی پستانی دەرونیم لەسەر ماڵەوە ویستومە خۆم ڕزگارکەم و نەبوونی جێگایەکی ئامن بۆ ژنانیش ینی هەرچەنە بەداخەوە لە کوردستانە لەوانەیە بڵام شەڵتەرەکان و پەناگەکان جێی متمانەی هاوڵاتیانین بە شێوازێکی گشتی لە کۆمەلگای کوردستان خەڵکی هێشتان باڵێن نقطەی هەیە لەسەر ئەو ماڵانە بەڵام ئێمە لە کەرکووکە چەند جارە داوامان کردووە دەستگایەکی حکومی بکرێتەوە پەناگەیەک بۆ ژنان بۆی کاتێکی کێشێکی خێزانی ئەبێ و جێگای نییە پەنای بۆ بەرێ وەکو خەستەخانەیەکی دەرونی بێ وەکو جێگایەک بێ ئەم ئافرەتە پەنای بۆ بەرێ تاوتێ بابەتەکەی بکرێ هەوڵ بدرێت چارەسەری بۆ بکرێ بۆ ئەوەی پەنا نەبا بۆ کوشتن لە کاتێکە سێرەکە هیچ لەیەک نییە هاوکاری بکە و پشتیوانی بکە ئەمە وای من بەشی شێگەڕێرمەوە بۆ کەمی باوەڕبوون و یاخو متمانەبوون بە خۆی ئەو کەسە خۆی لە ڕووی ئاینیشەوە ینی ئێستاکە خۆکوشتنەکە ینی بۆ خەڵکەکەوا بیر دەکاتەوە ئەلە دەرچەیەکە لەم بارودۆخەی ژیان ڕزگارم ئەبێ ئەو هۆشیارە ئاینی نییە ئەی تۆ لەم دنیا کورتە ڕزگارت بوو بۆ دنیایەکی ئەبدی ئەوڕێی کە ڕزگاربوون نیە لە کەکە خۆت ئەکوژی هێشێکە لە تاوانە گەورەکان کێشەکە لەوەیە ئەو هۆشیارە ئاینیش لاواز بۆتەوە نەتوانراوە
تێری بکرێ لە زانیاری و لە ئاگدارکردنەوە و جا دیقە داوانەی کە خۆیان نەکوژن بەشێکی زۆری لەوانن کە التزاماتیان کەمە یاخۆ دیاردە و عادات و عرفی عشایری زاڵە بەسەریانەوە نەیانتوانیوە هاوکاری یەکتری بکەن لە خێزان و لە یاخۆ بەترسیەکانی خۆکوشتن بۆ پاشەڕۆژی قیامەتی چێرێک کاریگەری هەیە ئەمەش بۆتە هۆکارێک کە خۆکوشتن و یاخۆ کوشتنی خەڵکی زۆر ئاسان بێ و زۆر سادە وێ لای خەڵکەکە ئەوەی کە خۆی ئەکوژێ یان کەسێک ئەیکوژێت. زۆر باشە خات و جوان دەوترێت کە لە ناو پیاوانیشدا ئەم ئامارە بەرز بۆتەوە کە بەڕێزیشت ئاماژەت پێکرد. ئایا ئامارەکە لە نێوان خانمانە بەرزترە یان هەردووکیان وەکو یەکە یان ئەوەیە لە نێوان پیاوانە بەرزترە هۆکارەکەشی بۆچی ئەگەڕێتەوە؟ ئامارەکان لە ناو ژنە هەموو کاتێ بەرزترە بەڵام ئێستش ئەو ژماری پیاوان هەیە ئەوەیانە کە ئەڵێن بەرزە جێی مەترسیە کە بارودۆخەکە گۆڕاوە چونکە جاران ئەو ژماری خۆکوشتنی پیاوانە نەبوو یان هەوڵدان بۆ خۆکوشتنە کەم بوو بەدەگمەن هەبوو حاڵەتی پیاوان بەڵام ئێستاکە ناڵێن وەکوژنی لێ هاتووە بەڵام ئەمیش ڕێژەکەی بەرەو هەڵکشان و زیاتر ڕۆیشتووە ئەمەیە لەوێ جێی مەترسیەکەیە. بەڵام تۆ گەربین بە بەراوردکەین لە ئامارەکانە و لە شێوازی ڕەگەزیە بە جایکەینەوە حتمما بێگومان هەر ڕێژەی ژنان زیاتر بووە لە خۆکوشتنە بەڵام پیاوانیش ئەوەی کە ئێستا خۆی کوژێ بەشێکیان قوتابیە بەشێکیان گەنجە هەلیکاری نییە هەندێکیانیش هەیە خێزاندارە و دیسانەوە بارودۆخی خێزانەکەی زۆر خراپە توانای بژێوکردنی ژیانی مناڵەکانی نییە و ژیانێکیان بۆ دابین بکە پەنا ئەبا بۆ خۆکوشتن و ڕزگارکردنی بەقی خۆی کە لەم دنیای ڕزگارێ بێ بەڵام نازانێت کۆمەڵە کێشەیکە دروست ئەبێ لە بۆ مناڵەکانی مناڵی بەکێ بەجێ ئێڵێ دواتر خۆشی پاشڕۆژی قیامەتیان چۆنە بێ بۆیە ئەو پیاوانیش ئێستاکە وەکو باسم کرد ئەو پستانە دەرونی کە دروست بووە بە هۆکاری بارودۆخە سیاسەکەی کە لە کەرکووک هەیە بە بوارە ئاقتصادیەکەیە کە قەیرانێکی ئابووری و هەلیکار زۆر کەمە و بژێوی خەڵکی خراپە و هەوڵدانی گەنجان بۆ ئەوەی دەستەبەرکردنی ژیانێکی باش بەڵام کە شکست ئێنی ئایا لە خوێندنا بێ یان لە هەلیکارەکە بێ کە ئیتر وا ئەزانێ لەویا دنیا تەواو بوو ئیتر ئەو هیچ دەرفەتێکیکەی بۆ ناڕەخسێ ناچارە بێ پەنا ئەبا بۆ خۆکوشتن. من دیسان هەرە گەڕێمە بۆ ئەو خاڵی یەکەمم کە وتم ناهۆشیاری و ئەکە ئەم کەسە کە پەنابەرێ بۆ خۆکوشتن و پەنا ئەبا بۆەوەی کە ئیتر ئەمە خۆی بکوژێت لە دنیای جارێکی کە دەرفەتیکەی پێنەماوە و دەرفەتی کە نەما لە بەردەمی ژیان و گوزەرانی چاک بکات. زۆر باشە خات و جوان دەڵێ کاتێک کە پیا و دەگریتەوە دیارە کارەساتێک ڕوویداوە بەڵام ئایا بۆچی دەبێت ئێستا پیا و کە خاوەنی ژن و منداڵ بێت پەنا بۆ خۆکوشتن ببا زیاتر هۆکارەکان بۆچی دەگەڕێتەوە و بەتایبەتی جاری وایە دەبینی ئەم کەسە ڕەنگە بۆ نمونە پێشمەرگەیەک بێت چی وای لێ دەکا ئەم فشارانەی چین کە وای لێ دەکا پەنا بۆ خۆکوشتن ببات؟ قسەکە زۆر تەواو پیا و زۆر بەدەگمەن ئەگریت کە گریە یعنی واتە کارەساتێکی گەورەی و لە توانایە نەماوە بۆیە پەنای بردۆ بۆ گریان ئەمەش کە کاتێک کە پەنا شەبا بۆ خۆکوشتن یعنی ئەمە هەموو ئەگەرەکانی لە یەک داوەتەوە ژیانی کەوتۆتە بارودۆخێک کە لەوانەیە نەتوانرێ دەرچەیەک بدۆزێتەوە چاوێ بەسەر جنابە بۆ نمونەیەک ئەو برا پێشمەرگانت هێنا کە خوای گەورە بیان پارێزێ ئەوانەی کەماون و ئەوانەشی کە شەهید بوونا بە باشتی بەری شادیان بکاتەوە بەداخەوە بارودۆخی برای پێشمەرگەکانمان لە کەرکووکیشا هەروایە بارودۆخیان زۆر خراپە چونکە ئەو بچەیکەوەری ئەگرن بەشی بژێوی ژیانیان ناکە کاتێکە خابەتایبەتی ئەوانەشی کە خێزاندارن ئەرکیان هەیە پێداویستی ماڵ و مناڵیان هەیە خێزانەکانیان وەکو هەر ژنێکی کە پێداوەستی تایبەتی هەیە حەزیان بە ژیانە وەکو خەڵکی و لە خۆشی ژیانە بەشدار بن بەڵام کە سیرەکە موچەکەی بەشی ناکە توانای کارکردنی تری نییە یاخو ناتوانێ ئەو پێداویستی مناڵەکانی دابین بکە پیاویش کاتێک کە باوک بە تایبەتی کاتێکە شەرمەزار ئەبێ لە بەردەم خێزانی و مناڵیە گەورەترین ڕوخاندنە بۆ ئەو بەشەرە کە کاتێ مناڵێکی داوای شت ئەکا یاخو کاتێک خێزانی شتێکی ئەوێ کە ئەم شەرمەزار ئەبێ پێی و ناتوانێت بۆی دابین بکە ئیتر ئەو پیاوە هەستەکە کە ئەم هیچ دەسەڵاتێکی نەماوە یاخو کەمتەرخەمە یان بارودۆخەکە گونجاو نییە کە ئەم هەستی باوکایەتی و یاخو هاوسەرێکی باش بە خێزانەکەی بدەن جاروایە بۆیە ناچارە بێ پەنا ئەبا بۆ خۆکوشتن یاخو کەسەی دەکات ینی مەسەسە بۆ نمونەی مە برای پێشمەرگەوە هەبووە کە گەیشتە حاڵەتێک سواڵی کردووە
یعنی گریا و توێتی بۆ من مردنە کاتێکە خێزانەکەم دێ داوای شتێکی بەسیتی ژنانم لێ ئەکا لە توانەمە نییە بۆی بکڕم یا مناڵەکەم دێ داوای شتێکم لێ ئەکا من 250 دینارم پێ نییە لە گیرفانمە بیدەمێک وەکو هەر مناڵەشی کا شیرینیەک بۆ خۆی بکرێ ئەمە من مردنەکەم باشترە ئەم کەلیمەی مردنەکەم باشترە یعنی واتە گەیشتوتە ئاستێک لە توانایە نەماوە ئەو شەرمەزاری بەرامبەر بە مناڵەکانی ببینێ ئەمەش کەم تەرخەمی حکوومەتە بە هەموو شێوازێکەوە چونکە ئەگەر بین بەراوردی هێزی ئەمنی عێراقی بکەین هێزی ئەمنی عێراقی کەمترین موچە کە پۆلیسێک تازە تعین ئەبێ و ژنیشی نەبێ 700,000 زیاتر وەرەگرێ کە بوو بە مناڵ و ساڵەکانی تێپەڕی هەشمانە تا ملیۆنی و کە پۆلیسی ئاسایی تا نێزیک ملیۆنی ئەڕوا ئەمە هێزی ئاڵتوونی و دژە تیرۆر و ئاسایش و مکافحی ئێراب و ئەمانە هەمووی جیاوازرە بەلە موچەکانەنی وایە بۆ 2 ملیۆن ئەڕوا کە ئەمە توانیوێتی ئەم پیاوە ژیانی خۆی ئاسایی بکاتەوە بەڵام بەداخەوە هێزی پێشمەرگا موچەکەی زۆر کەمە کە ناتوانێت ژێویکی ژیانی ئاسایی بۆ مناڵەکانی دابین کات بۆیە ناچارە بێت پەنا بۆ خۆکوشتن ئەبات لەبەرەوەی تااقەتی ئەو شەرمەزاری نەماوە بەرامبەر بە مناڵەکان بڵێ خاتو جوان کەواتە ڕۆڵی کۆمەلگا چییە و چی بکرێتە هۆکارەکانی هەڵکشانی خۆکشتن و ئامارەکانی کەم بکرێتەوە بەتایبەت لە ڕووی پەروەردەکردنەوە ڕۆڵی کۆمەلگا ئەبێت چی بێت چۆن ئەم تاکانە هۆشیار بکرێنەوە کارەکان بە دەستە جەمعی ئەبێ بکرێ لە یەک لایەنەوە ناکرێ و لە یەک تەوەرێکا نابێ ئیشی لەسەر بکەی جارێ ئەبێ حکوومەت بە دەرەجەیەک بەرپرسیارە لەم حاڵەتانە ئەگەر حکوومەتی عێراقیە یاخۆ حکوومەتی هەرێمیشە چونکە ئێمە کەرکووک تێکەڵیە بەشێکی فەرمانبەرانمان بەشێکی هاوڵاتیانمان ژیانی وەموچیان وابەستە بە هەرێمی کوردستانێکەوە بەشێکیشمان لە عێراقەوە بەشێکشمان هەر لە ناو بژێوی ژیانی ڕۆژانە کە کاسبی ڕۆژانەیە کە بەداخەوە ئەم بارودۆخەوای کردووە کە کاری بازاریش کەم بووە و لاواز بووە ئەمە ئەبێ بۆ موچەکانیان چاک بکرێ وەکو هەواری لەسەر هەرێمن بژێوی ژیانیان بۆ چاک بکرێ و بتوانرێ ژیانێکی شایستیان بدرێ بۆ خۆشیارکردنەوە دەستگا ئەمنیەکان و ئەفۆن دەستگا ئاینەکان ڕۆڵی کاریگەریان ئەبێت لە هۆشیارکردنەوەی خەڵک ئێمە ساڵانی پێشووتر لە ئەنجومەنی پارێزگا زۆربەی کار لەگەڵ وەقفی سنی و شیعی و ئاینەکانی کەشە کۆبوونەوەمان ئەکرد داوامان لێیانە کرد ئەماوت ئەم هەفتەیە با وتاری مزگەوتەکانتان لەم دیاردەیە قسە بکات ئەوانی جێ ڕێز و تەقدیرە موافقیانە کرد و نووسراویانە کرد مەسەرەن باسی ئەومانە کرد کە خۆکوشتن یان کوشتنی خەڵک بکوژێ یان خۆی بکوژێ هەر حاڵەتێکمان بزانیا زیادی کردووە لەو بابەتەیە قسەمانێکە یا توندوتیژی بەرامبەر خێزان توندوتیژی بەرامبەر باوکو دایک ئەمانە کۆمەڵە توندوتیژی کەیە ینی تەنها ئەومان نییە توندوتیژی لە خێزانێکە ژن بەرامبەر پیاویان بە پێچاوەوە توندوتیژی بەرامبەر مناڵ هەیە توندوتیژی بەرامبەر کە سوکار هەیە ئەگەر خوشک بەیان براویان بەرامبەر دایک و باوکیشمان هەیە بۆیە هۆشیارکردنەوە لە ڕووی گرنگیدان لە ئاینەوە بۆ ڕێزی دایک و باوەک خێزان مناڵ ئەو مرۆڤانە خۆیان چەندێ بە نرخن لە لای خوای گەورە مرۆڤ یەکێکە لە هەرە بە نرخەکان لە لای خوای گەورە ئەبێ ئینسان ئەوەی تێبگەێنێ ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدانی واز لە پرۆژەیەکی بچووکی وا بێنن 4 کەس هۆشارەکاتەوە نەخێر هەوڵدا پرۆژەکانیان گشتگیر بکرێ یا ئێستا بەداخەوە ینی ڕخنەیەک لە ڕێکخراوەکانی ژنان هەیە هەموو تەوەرەکانی ژیانیان تەنها ئەوەیە ژن مافی هەیە ڕاستە ئێمەڵە ژمە بەڵام لە بابەتێکی قەتیسیە بە بیانی خۆیان لە ئازادیکردنە لە دەرچوونە لەمانە لە ژنابێتەوە بەڵام ئەوە نبینێ ئەم ژنە کە دەرچوو بەڵام لە ماڵەوە ژیانی نەبوو بژێوی ژیانی نەبوو چی لەو دەرچوونە ئەکا چی لەو ئارامیەک لە ماڵەکەی نەبوو چی لە ئازادێکی خۆی ئەکا اینجا ئەبێ فێرەوە بکرێت کە خێزان پیرۆزە چۆن ئەو خێزانە بپارێزرە و مناڵ و کە خێزان چۆن ڕێز لە یەکتری بگرن و چۆن بتوانرێ ژیان ئەو ئینسانە تێبگەیەنرێ ڕسق دابەشە بە هەر کەسێک و بە مقدارێکە خوای گەورە قەناعەت دروست بکرێ دواتریش هۆشیارکردنەوەی خاوەن سەرمایەدارەکان ینی بەداخەوە ئێمە خوای گەورە وای کردو سەرمایەدارێکی یەکجار زۆرمان هەیە کە خوای گەورە ڕزقی داوە پێیان بەڵام کەممان هەیە ئەبەخشن ئەوانەی کە ئەبەخشن ژمارەکەیان کەمە بۆیە پڕ ناکرێتەوە ناتوانرێ فەقیرەکان یاخۆوەی کەم دەرامەتن پڕیان پڕ بکرێتەوە بۆیە دایمەن ئەو چینە تەبەقایەتێ زۆرەکە دروست بووە هەرێکمانەیە زۆر لە ژیانێکی ڕەفاهی و خۆشاژێ ژیانێکشمان هەیە کە ژیانێکی کوڵەمەرگی و ناخۆشاژێ
و بوونی گەندڵی لە دام و دەستگاکان یانێکێکی شەلە و دیاردانی کە زۆر زۆر بەداخەوە یعنی مەسەلەن هەموو کاروبارەکان بە ڕەشوا ئەڕوا گەندڵێکی زۆر هەیە ئەم گەندڵێ وای کردو ئەم چینە تەبەقاتێ زۆر زەق دەنگ بە ئەوەی کە لە پۆستێکی بێ لە دایرەیەکە لە جێگایەکە ژیانێکی خۆشی ئەوەشی کە پۆستی نەبێ و خەڵکێکی ئاسایی بێ ژیانێکی ناخۆشە بۆیە کە من ئەڵەم کارەکانمان ئەبێ دەستە جەمعی بێ دەستگا ئاینەکان دەستگا پەروەردەیەکان حکوومەت خۆی وەکو چاکسازی و وەکو لە موچەیە لە دابێکردنی بژێوە و بۆ جوڵانەوەی بازاڕیش هەم سەرمایهدارەکانی هەوڵ بدرێ قۆرخی بازار نەکەنەوە بە شێوازەکە کە کەسێکی کەم موچە نتوانرێ بژێوی ژیانی بۆ موچە کەمە دابینکە ینی هەوڵ نەدرێ قۆرخی بازار بکرێت بۆی ئەوان قانجازە نەخێت ئاسانکاری بکەن شتومە هەرزان بکەن اینجا بوونی بەرپرس لە تیجارەتە ئەمەش بۆ خۆی کاریگەری دروست کردو لە بازارە کە ئەوان بەشێکین ئەوەی کە ئابێتە هۆکارەوەی نرخی بازاردا نابەزێت کە فەق ماڵە کەم دەرامەتەکەن یاخۆوانی کە موچیان کەمە ناتوانن شتی بازاری زیاتر بکر و پێداویستەکانی مناڵەکانت دابین بکە ئەمە واکە کە ئەو کە مرۆڤە ناچارە بێپەنا بۆ خۆکوشتن ئەبە یان جار وایە تووشی دەمەقاڵێ بێ لە خێزانێکە بەهۆی بژێوی ژیان و بەهۆی عرف و عادەت و بەهۆی زاڵبوونی پەستانی دەرونیە ناچارە بێ پەنابە بۆ کوشتنی بەرامبەرەکە یان خۆیە کوژێ زۆر باشە ئەخات و جوان نەبوونی هۆشیاری یاسا تا چەند هۆکارە بۆ ئەوەی کە تونندوتیژی بەرامبەر بە خێزان بکرێت بەرامبەر بە دایک و باوک بکرێت بۆ نمونە هۆشیاریان نییە لە یاسایە نازانن تاوانی کوشتن چییە خۆ تاوانی تونندوتیژی چییە کەواتە بەشێکی گشتی نەبوونی هۆشیاری یاسا تا چەند کاریگەر بۆ کە ئەم دۆخە لە کەرکووک بەرەو خراپتر بۆ ببات و ئاماری خۆکوشتن و خۆکوژی زیاتر بێت. لە یاساکانی عێراقا لە بواری خێزان و تونندوتیژیە کەموکوڕەیەکی زۆری تیادایە ینی بۆ نمونەیەکێکی لەوە هەمانە باوچێک منداڵەکەی فڕێ ئەدا هیچ یاسایەکمان نییە بەندی بکە یعنی ساڵانی پێشووتر بینیمانە چەند جار باوک مناڵەکەی فڕێداوە ناچار بووینە پۆلیسە دەخولی تیاکرد چوومانە هێنامان تۆ مناڵەکەمان داوەتۆ پێی یعنی یاخو مناڵک فڕێ ئەدرێ ئەگەر بزاندرێ هی ماڵی ئەو کەسە وەری ناگرێتەوە بەڵام حکومەت ئامادە نییە بیدا بە خێزانێکی کە پێویستیان بە مناڵە لەبەرەوەی بوو ئەڵێ ڕەچەڵەشی هەیە ئەو مناڵە نەسەبی دیاریە کە کاتێکە مەجهول النەسەب بووە تا نەسەبی نەبوو اینجا ئەدرێت کە مناڵێکی کۆرپەیە فڕێ ئەدرێ ئەمە خاڵی دووەمەشان ئەم خۆکوشتنە ینی مەسەلەن نیمانە تحقیقاتێکی زۆر تون و چڕ بکرێ ئایا دیاردەکە خۆکوشتنە خۆکوشتن نیە یان سزای نییە ئەو کەسی بە پەتەمایە خۆی بکوژێ حکومەت پێی بڵێ ئەگەر ئەم جارە دووبارەت کردەوە ئەم حاڵەتە بەتەمابی خۆت بکوژی ئەم سزات نیمانە ئەم شتە و خێژێک لەو حاڵەتانی کەش کە تونندوتیژی خێزانی بەداخۆ ئێمە لە عێراقا هەتاکو ئێستاکە یاسای پاراستنی خێزان لە تونندوتیژی خێزانیمان نییە بەهۆی ململانی مەذهبی و سیاسیەوە لە بەغداوە لە 2012ەوە پرۆژە یاسایە حازرەوە 2-3 ساڵە هەر لە پەرلەمانە بەڵام بەهۆی ئەو ململانە سیاسیە و گرنگی نەدانی نوێنەران لە ئەنجومەنی نوێرانی عێراق و وەزارەتەکان بەم کێشە کۆمەڵایەتیانە کە ئاسەواریش یەکجار گەورەی هەیە لەسەر نەک ئێستا سێرەکەی تۆ ئاسەوارەکە تەنها لەسەر ئەو خێزانە نییە کە کچیانیان کوڕیانیان پیاویان ژن و مناڵە خۆی کوشتووە ئاسەوارەکە لەسەر دەوروبەرەکەش دروستەکە دڵە ڕاوچی و ترس دروستەکە بەڵام بەداخەوە بەرپرسەکانمان ئەوەنە گرنگیان بۆ نەدا بۆیە هەتاکو ئێستاکە ئەو یاسایە چەند ساڵە لە پەرلەمانی عێراق ئەنجومەنی نوێران ماوەتەوە و دەنگی لەسەر نادرێ چونکە بە بیان و بە بۆچووری بەشێکیان ئەڵێ ئەم یاسایە ئەگەردا بندرێ و تۆ بە ژن بڵێ ئەگەر تو دوژیت دەرهەق کراوە لانەیەکم هەیە بڕۆ بۆی چارەسەری کێشەکان دەکەم ئەمانە وا ئەکات کە خێزان هەڵۆشێتەوە بەڵام ئێمە کە لە 2012ەوە لە ئەنجومەنکارمان لەسەر ئەم بابەتە کرد یاساکەمان زۆر بە جوانی تاوتوێ کرد کەساری پسپۆری ئاینی و یاساییمان هێناوە وەکو ئەنجومەنی کەرکووک مەبەستمەوە شارێکە شارەکانی عێراق ڕەبتە پێمانەوە یاسایە نمونەی لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنیە ئەو یاسایەمان هەموو تاوتوێ کرد بڕاوبۆچوونی خۆمانمان ناردووە کە ئەم یاسایە زۆر گرنگە دەربچێ چونکە خێزان ئەپارێزێ پێش ئەوەی پشتیوانی ژن بکە بەڵام بەداخەوە وەکو باسم کرد بەشێک لە ئەنجومەنی نوێرانی عێراق لەگەڵ ئەو یاسایەنین و پێیان باش نییە دەنگی لەسەر نادرێ هەتاکو ئێستاکەش یاساکە بە خێنەوەیەکەی بۆ کراوە بەڵام بە پرۆژەی ماوە نەکراوە بۆیە بۆشایی یاسایی و بۆشایی نەبوونی هۆشیاری ئەگەر بە یاسایەکە بێ بە ئاینەکە بێ یاخو بە کۆمەڵاتێکە و گرنگیدانە بە خێزانە
ئەمانە کەوای کردو کاریگەری گەورەی هەبووە کە نەتوانراوە تاکێکی هۆشار لە کۆمەلگا دروست بکە لە مەتەرسیەکانی خۆکوشتن و ئاساوارەکانیشی لەسەر خێزانی و لەسەر دەوروبەرەکەی. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز خات و جوان حەسەن سەرۆکی پێشووی لیژنەی مافی مرۆڤ لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک. سپاس کە ڕاستەخۆ لەگەڵمان بووی. سپاس بۆ زانیاریەکانت. بینەرانی عزیز دیارە ئەمڕۆ بڕیار وایە کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بەڕێوە بچێت بۆ داوتێکردنی هەندێک پرس کە دیارە پامێرمان ڕامیارمان لێەوە لەگەڵ دەبێت کەمێکی دیکە بەڵام تەوەری سێمی بەرنمەکەمان قسەکردنە لەسەرەوەی کە کاتێکە دەوروبەرەکەت کەسێکی نزیکت لە هاوڕێیانت لە خزم و کەسوکار و خێزانەکەت ئەگەر ڕوبەڕووی گرفتێک ببنەوە یاخود دەکەونە ناو هەڵەیەکەوە چۆن ئەرکی ئاینی سەرشانمان دەبێت لەوەی کە هاوکار و دەستگیرۆیی بکەین و لەو هەڵە و کەم و کورتیەی کە ڕوبەڕووی بۆتەوە بۆی چارەسەر بکەین واروها دووری بخینەوە. بەڵام بابێمەوە سەر کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی کە دیارە بڕیاروا بوو کە بەشێک لە ئەندامانی ئەنجومەن تەنانەت بایکۆتی کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بکەن دیارە پرس و بابەتەکەیان بەدڵ نەبووە و پێم وایە هەندێکیان لە ئێستا بایکۆتەکەیان کردووە هاتوونەتە دەرەوەی هۆڵی کۆبوونەوەکە کە لە ئێستادا ئەوەی کە گرفتی سەرەکی هاوڵاتیانە دواکەوتنی موچە و لێبڕینی موچەکانیانەوە بۆیە هاوڵاتیان زیاتر داوا دەکەنەوە بەشێک لە ئەندامانی ئەنجومەنی پارێزگاکان داوا دەکەن دە پێویستە ئەنجومەنی پارێزگاکان لەسەرم پرسە گرنگانە کۆ ببنەوە نەکەندێک پرسی لاوەکی کە دەکرێت دواتریش کۆبوونەوەیان لەسەر بکرێت بۆیە بۆ قسەکردن لەسەرەوەی کە بزانین زانیاری چی هەیە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەچمە لای پامێرمان ڕامیار عوسمان. ڕامیار سڵاوی خوا لێبێت زانیاریەکانی ئەمڕۆی سلێمانی و بەتایبەتی کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لەسەر چی هەیە؟ بەڵێ سڵاوی خواتان لێبێت جەلال. دیارە ئێمە ئێستا لە ئەنجومەنی پارێزگای سلێمانین با بڕیار بوو کۆبوونەوەیەکی نائاسایی لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی بۆ لەسەر پرسی زەویە پشتیپاڵەکان بەتایبەت ئەو زەویانەی کە دەستلۆڤەرەکانی لەسەر بوو لە تاسوچە و لە گۆیشە و لە بەشێک شوێنەکانی دیکە کە لە ماوەی ڕابردوودا سووتانیان بڵێ سووتێنران کۆبوونەوەکە ئەنجام بدرێت. دیارە کۆبوونەوەکە ئێستا ئەنجام نادرێت بەشێکی زۆر لە ئەندامانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بایکۆتی دانیشتەکەیان کردووە بە پێی زانیاریەکانی من ئەو چەند ئەندامی کە لەگەڵ ئەویان کۆبوونەوەکە ئەنجام بدرێت بە منیان ڕاگەیان کە کۆبوونەوەکە ئەنجام نادرێت چونکە زۆرینەی ئەندامانی ئەنجومەنەوەی کە دەبینی لە پشتی منەوە بایکۆتی دانیشتەکەیان کردووە و دەڵێن کە لەگەڵ ئەویان نەبوون دانیشتەکە ئەنجام بدرێت چونکە من پێشتر لەگەڵ بەشێک لە ئەندامانی ئەنجومەنی پارێزگای سلێمانیە قسەم کرد لەسەر بابەتە هۆکاری بایکۆتکردنی دانیشتەکە بۆ دەگەڕێنەوەکە ئەوان لەگەڵ ئەوەیە بوون کە ئەو کۆبوونەی پێشتر لە ئەنجومەن ئەنجام درا لانی کەمتەرخەم لە سوستانی داستەوبەرەکانی سلێمانی دەستنیشان بکرایە بەڕاحەتێکی دێر و کەسە ئامادە بکرایە ئەو لانەی کە کەمتەرخەم بووە لە سوستانی داستەوبەرەکانی سلێمانی سزا بدرایە اینجا دواتر ئەو کۆبوونەی ئەنجومەن ئەنجام بدرایە. من ئەگەر بچمە بەشێک ئەگەر یەکێک لە ئەندامانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی وەرگرم لەسەر بایکۆتی دانیشتەکەیان میدیاخان ئەگەر ڕێنگە بێت من بۆچینی لە ئەندامانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی وەرەگرم لەسەر بایکۆتکردنی دانیشتەکەیان و چەند ئەندامێک ئێستا لە ژوورەوەن بە منیان ڕاگەاندووە کە ئەوان کۆبوونەوەکە ئەنجام نادەن چونکە زۆرینەی ئەندامانی ئەنجومەن لە دەرەوەی کۆبوونەوەکان و بایکۆتیان کردووە. میدیاخان سڵاوی لێ بۆچی ئەوە بایکۆتی کۆبوونەوەکەدان کردەوە کارەکەی چی؟ سەرەتا بەناوی خوای گەورە طبعاً ئێمە پێشتر لە مانگی لە بیدایەتی مانگی نوێیە یادداشتێکمان پێشکەشی سەرۆکایەتی ئەنجومەن کرد بۆ بە مەبەستی بە دواداچوون و بانکردنی 6 لایەنی پەیوەندیگار کە دەستی کە ئەمانە پەیوەندیگارن بەوەی کە سنەوبەرەکانی گۆیژە و سنەوبەرەکانی بازیان سوتاون لە پێناو چیا سوتاون. بەڵام ئەم کۆبوونەوەیە دانراوە لەوعی 48 ساعتیش نەبووە خۆی 48 ساعتی بین بێت تەماشامان کردووە لە ئەجەندای کۆبوونەوەکە هیچ لەو کەسانی کە ئێمە بانگهێشتمان کردووە بوو کە بانگهێشت هیچی دیانەوە لەبەرەوە ئێمە وەکو کەوانەی کە ئیمزامان کرد 20 کەس بووین خاوەنی ئیمزای خۆمانی ئێمە بۆیە ئیمزامان کردووە کە ئەم 6 لایەن پەیوەندیدارە بانکرێت بەڵام بانگ نەکراوە هەر کۆبوونەوەیشی هەڵقرچا و سادە و ساکار بۆ دانراوە تەنها بۆ مناقەشەی کۆڕەکە بۆ ڤیدیۆگرتن بۆ هیچ شتێکی کە نەبوو. ئێمەش لەبەرەوە ڕازی نەبوون بایکۆتی خۆمان ناکردووە لەگەڵ 20 ئەندامان ئیمزامان کۆ کردووە کە هیچ شتێک ئێمە ناچێت. لە کۆبوونەوەی سێدرا
خۆی ئەوە لە ئەسڵا ئیکۆبنەوەی ئەوان لیژنێکی کاتی بوون بۆ بەدواداچوونی سنەوبەرەکانی بازیان لە پێکێنرا حەوت کەس بوون بەڵێ کار ڕەمەزانێکی پۆلەوانی کە ئەو کە نابێ بە هیچ شێوێ ئەم ئیمزایە و ئەم یادداشت و کۆنووسە ئیمزا کە لەبەرەوەی دیاری نەکرێت سپاس بۆ پەیامنێرمان ڕامێر عوسمان سپاس بۆ زانیاریەکانت. ئازان و خۆشەویستان دەچین لای تەوەری سێمی بەرنامەکەمان وە کاماژەم پێکرد قسەکردنە لەسەرەوەی کە چۆن کاتێک کەسێک لە دەور و بەرمان ئازیزێکمان هاوڕێیەکمان تووشی هەڵەوکەم و کورتێک دەبێت چۆن دەبێت دەستگیرۆی و هاوکاری بکەین و لە هەڵەوکەم و کورتێکە دووری بخینەوە و یارمەتی بدەین بۆ قسەکردن لەسەرم بابەتە لە سۆرانەوە مامۆستایەکی ئاینی میوانمانەکەویش بەڕێز مامۆستا ئەحمەد سۆفیە. مامۆستا زۆر سپاس بۆ دەرفەتە دەمەوێت لێەوە دەست پێ بکەم ئایا ئەگەر کەسێک ڕوبەڕووی هەڵەیەک بێتەوە تا چەند ئەرکی دەوروبەرەکەیەتی کە یارمەتی و دەستگیرۆیی بدەن. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على نبينا محمد وآله وصحبه أجمعين. سپاس تانەکەم بە ئەو دیدار و دەرفەتە بەڕاستی ئەو تەوەرێکی زۆر جوانە بابەتەکە بابەتێکی زۆر سەرنجڕاکێشە بابەتێکی هەنووکەی و ڕابردوو و داهاتووشە لەوەتەی مرۆڤ هەیە خوای گەورە لە قورئان فەرمێ وخلق الإنسان ضعيفا خوای گەورە کە مرۆڤی خەڵق کردووە بە لاواز خەڵق کردووە مرۆڤی لاوازیش قابلی هەڵەیە هیچ کەسێکش لە دنیا نییە هەڵەنەکە بنص حديث في غمر صلى الله عليه وسلم كأفرمي كل بني آدم خطاء وخير الخطائين التوابون هم مروفا كان هلا كان وبلان باشتريني أو هلا كارانا أويا كتوبة بك مبادرة بك عجلة بك لا توبة كردن وقتون مروف شتێکی بەڕخساری وبێ پێی جوان نەبێ یەکێک پێی بڵێ شتێکی ناگونجاو لە دەموچاوت هەیە یان لە دیکۆڕت هەیە یان لە ڕخسارت هەیە عجلە دەکا زوو دەیەوێت چارەسەری بکە بە هەمان شێوەش جا ئەو هەڵەیە لە عەقیدە بێ یاخود لە ئەخلاق بێ یاخود لە لایەنی ڕۆحی بێ لە هەر شتێک لەو هەڵانەی کە مرۆڤ هەیەی دەبێ عجلە بکە بە دوای دکتۆرێک دابگەڕێ بە دوای معالجێک دابگەڕێ لە هەڵەکردن سێشت هەیە هەڵە و ئەو کەسەی هەڵە دەکا و ئەو کەسەی عیلاجی دەکا ئەو هەڵەیە کە دەیکا لە چییە گەورەترین هەڵە لە دنیا ئەوێ مرۆڤ والعیاذ بالله شەریک بۆ خوای گەورە پەیدا بکە هاوبەش بۆ خوای گەورە دابنێ ئەوە وەکو دەڵێن دکتۆرەکان پێ دەڵێن ئیمەرجنسی یعنی بە عەجەلە دەبی ئەوە عیلاجی خۆی بکات چونکە شرک مەجالی شتی تێدا نییە خەتەرێکی گەورەیە گەر کەسێک زانی تووشی مشکلێک شەریک پەیداکردن هاتۆ بۆ خوای گەورەیان لە عەقیدە خەلەلێکی هەیە دەبێت زۆر بگەڕێ بە دڵسۆزی بگەڕێ بە دوای لە جیاتی گەڕان بە دوای نان و ئەو دەبێت بە دوای معالجێکدا بگەڕێ عیلاجی بکە پیاو هەبووە بە هەزاران خەڵکی لەسەر دەست مسلمان بوو وەکو ئەبوو هودەیلی عەلاف لە 234 هیجری وەفاتی کردووە معتەزیلی بووە 5,000 کەسی بە یەک جاری لە هیندستان لەسەر دەستی مسلمان بووە بەڵام عولەما ئەفەرمون معتەزیلەیە یعنی کە گوتت معتەزیلەی خەلەل هەیە لە عەقیدەی زۆر مشکلەیە یعنی ناخۆشە و غەڵەتێک بکەی هەتایی پێوە بناڵێنی لە قیامەتیدا ماڵوێران بی پەنا بە خوای گەورە لە شریک خەتەرترا ظلمێکی گەورەیە ظلم عەظیمە خوای گەورە فەرمووی لا تشركوا بالله إن الشرك لظلم عظيم أفرم فقد حبط عمله عمل كانت بطالة بته أفرمي حرم الله عليه الجنة بهشتي حرام دبي بسيتبات فقد حبط عمله هم كذا وكانت بطالة بته كواتا نوعي حالة زور مشكلة كي جوريا وأو كسيكا أو كاري كردوا كلا سر واجبات دبي سيدي كي جوريا جتكيا يعني كواديني دلين مزنا بتوكا وهروها أو كسي علاج لك دبي صفاتك عن جبل کەواتە چۆن هاوکاری ئەو کەسە بکەین کە تووشی هەڵەکە بووە زۆر جار ماوەستا چووکە لە کۆمەڵگەیەمەیە هەندێک هەڵە هەند ڕەنگە هێندەی مرۆڤەکانی دەوروبەر لەسەری سزاد بدەن خی گەورە لە قیامەتە هێندە سزاد نەدا لە بەرەوەی زۆر جار لە دنیاکەیە ینی شکۆی دەشکێنن وای لێ دەکەن ڕەنگە مردنەکەی یا کوشتنەکەی باشتر بێت لەوەی کە بەو شێوازە شکۆی ئەو مرۆڤە بشکێنرێت کەواتە چۆن لەم کاتە و لەم حاڵەتانەیە هاوکاری ئەو کەسە بکرێت لەوەی کە شکۆی نەشکێنرێت لەوەی کە لە هەڵەوکە مکورتەکە دوور بخرێتەوە شتێک هەیە هەمومان بیزانین پێش هەموو شتێک ئەوەی بڵێن مرۆڤ دەبێت خۆ بەخوای گەورە پەنا بدە ئینسان بڵێ خودای گیان بمپارێزە لە هەڵە خودای گیان فەزحم نەکەی
خدای گەورە سەترم بکەیت هیچ نیعمەتێک لەو دنیای لە دوای نیعمەتی ئیمان گەورەتر نییە لە سەتری خودایی ڕێز و احترامی ئێمە لەناو مجتەمع بەقەد ئەو سەترەیە کە خوای گەورە بۆی کردوین چەندە خوای گەورە سەتری کردبی دایپۆشیبی ڕێز و احترامت ئەوەندەیە حتا خوای گەورە پەردە لەسەر نهێنیەکانی مرۆڤ لا بدە ئینسان بێڕێزتر دەبێ پەنا بە خوای گەورە سەبارەت بە پرسیاری جەنابەت یەکەم گوتم پشت بە خوای گەورە بەستین دووەم ئەو بچین بۆ لای کەسێک کە دڵسۆزمان بێ پێی بڵێن ئیستیشارەی پێ بکەین لێی بپرسین چی بکەم ئەو هەڵەیەم کردووە ئەگەر بۆ خۆی نەهات ئێمە وەکو داعی وەکو دوعات وەکو بانگخواز وەکو مامۆستا وەکو دڵسۆزانی ئەو ملەتە ئەو مسلمانانە دەبێت فریای کەوین بتن لەگەڵی دابنیشین سەیریکەین یەکەم شت دەبێت بە ئیخلاسەوە بە دڵسۆزیەوە قسەی بۆ بکەین چونکە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم الدين نصيحة يعني الدين النصيحة قلنا لمن يا رسول الله بوكي نصيحة أي پیغمبر قال لله فرموي دلسوزية بوخوا نصيحة يعني دلسوزي يعني دلسوز بي بوخواي گورا ولا بو پیغمبر صلى الله عليه وسلم ولا بو پیشواو گوري مسلمانان أو تا لبو عامتي خلشي مسلمان سري نجاحي پیغمبر صلى الله عليه وسلم وسري گەورەی ئەخلاقی پێغەمبەر صلی الله عليه وسلم نهێنی گەورەی ئەخلاقی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە خوای گەورە پێ فەرمیوە ئینەکە لەعەلا خولوق عەظیم خەمخۆری پێغەمبەر بۆ صلی الله عليه وسلم بۆ ئافرەت بۆ پیاو بۆ پیر بۆ جاهل بۆ کافران يعني ئەو دڵسۆزیەی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر کەسێک بهینە بەدەی گوت ئەشهد أن لا إله إلا الله وأنك رسول الله دوای إخلاص هەبوون نەرمی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ إن الله يعطي بالرفق ما لا يعطي بالعنف وغيره أو إخوة بنرمي أيدا قرآن فرمي وقولوا للناس حسنا بنرمي بتاكي ببشارته وبمزدينية وبقصي خوش برامبر قصفي لا أوروبا لا هندك زانكوان بشيك هي بناوي تارسر كردني حلقان أواني لوي تخرج لكان لشركة ضخمة كان إيشان ددريته ئەو شەریکانی ضەخم زۆریان کرێکار هەیە هەندێک کرێکار هەیە کە فێرە ئیشەکە بوو دەیەوێت بڕوایە مشاغەبە دروستەکە ئیتر ئەو کابرایان متەخەسیسە دەچێت لەگەڵی دادەنیشی دەڵێ بە ئوسلوبێکی خۆش بزانم بۆ ئەوەی دەکەیت ئەوە هەڵەیە چونکە ئەحمەدی خانی ناڵێ سەهو غەڵەت و نیسیان مەجموعی ناپەسەندی ئیسیان ئەوانە یعنی سەهوکردن غەڵەتکردن هەرچی ئینسانە توش دێ حتى پێغەمبەران سەلامی خوان لەسەر هەندێک شتیان کردووە خوای گەورە پێی خۆش بە شتێکی تر بکەن ئەوە نەکەن نعلم غلط استغفر الله عبس وتولى أن جاءه الأعمى وما يدرك لعله يزكى أو يذكر فتنفعه الذكرى أما آيات أبو ناظر بو يا غمر صلى الله عليه وسلم روي لبياو شويركا ورجرا روي كردا حكامه وقبرو د صلاة داران خواي قورا حزي كرد روي لبياو شويركا باتنكا أو عبد الله كوري أمي مكتوم بوبا قدويش قورا لبو مسلمانان وأخيري شهيد ولا شر قادسية پیغمبر همون زاید ای فرمو صلی الله علیه وسلم ای فرمو مرحبا بمن عاتبني الله عليه یا خو بخیر به او کسی خوای گورا منی سر يعني معاتبه کردم لسر او پیاوه بله زۆر باشە مامۆستا ئایا کاتێک کەسەکە کە هەتووشی هەڵەیەک دەبێت ئەگەر ئێمە لەبری دەستگیرۆیی بین زیاتر باسی بکەین لەم لاو لەولاوە لەبری سێترکردنی بین هێندەی تر هەڵەکەی باس بکەین و گەورەی بکەین ئەمە تا چۆنە تاوانە مامۆستا پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ عليكم بكتمان سري مامۆستایانی ئاینی دکتۆرە بەڕێزەکان دادوەرە بەڕێزەکان ئەوانەی تعبیری خەونیش دەکەن ئەو چوار کەسانە نهێنی خەڵکیان زۆر دەکەوێتە لا دەبێت زۆر وریابن لەوەی لەکن نزیکترین کەسیشیان حتا بەنهێنانەوەی میثالیش نەکەن سڕی کەسێک نهێنی کەسێک کەشف بکەن ئیمامی شافعی ڕەحمەتی خوا لێ بێ فەرمێ ئەگەر تۆ نەسیحەتی برایەکت کرد یان خوشکێکت کرد لەناو خەڵک پێت گوت بۆ وای بۆ ئاوات کردووە ئەفەرمێ فقد ئەفضحتە ئەتۆ نەسیحەتت نەکرد ئەتۆ فەضحت کرد ناشیرینت کرد یعنی خۆت هەڵکێشا بەسەر ئەوەی يعني فكأنما أملته باشترمو أتون نازاني ونقصانيك فيها بلام أجر بتنيا هنا لولا داتنا في غمرة فن إن من البيان إلى سحر بتبتي خداي جورا يارمتي دابوي
زمانت پارە و قسە خۆشوانە بووی بڵێ بەڕێزم پێت چۆن ئەگەروابی پێت چۆن ئەگەروابی وردە وردە چونکە یەکەم هەنگاو پاش ئەوەی کە ئیخلاص بخۆرە دەبێ ئەقناعی کە ئەوە غەڵەتە چونکە ئەگەر کەسێک لەو کەسانە بێ غەڵەت بکە نەشزانێ غەڵەتەوە زۆر کارە ساتە لا يدري وهو لا يدري بأنه لا يدري وەکو خەلیل بن ئەحمەد الفەرائیدی باسی نێو مرۆڤەکان دەکات دەڵێ هەندێکیان هەن نازانی بەڵام نازانی کە نەزانە ئەوانە زۆر مشکلن کەواتە مامۆستا سەر پاراستنی نهێنی ئەو کەسە باس نەکردنی غەیبەت نەکردنی بوختان نەکردن پێی نەجێڕانەوەی مەوضوعەکەی ئەوە بەشێکی زۆر گەورەی لە عیلاجەکەی و یەکەم هەنگاوی عیلاجەکە ئەگەر ئەوەی نەکردی هیچی نەکردووە زۆر باشم کەواتە مامۆستا هاوکاریکردن و دەستگیرۆیکردنی کەسێک کە هەڵەیەک ئەنجام دەدات بە شێوەیەکی باش بە گفتاری جوان نەهێڵین کە بەردەوام بێت لەسەر ئەو هەڵەیە پاداشتەکەی چیە بێت وەڵاهی پاداشتەکەی زیندووکردنەوەی ئەو مرۆڤەیە مامۆستا هەیە کێشەی وای چارەسەر کردووە بە ئیزنی خوا دکتۆری بەڕێزی وا هەیە کێشەی وای چارەسەر کردووە ئەگەر ئەو کێشەی چارەسەر نەکرد بە ژیانی ئەو مرۆڤە هەتایی لەناو دەچوو بەڕاستی پاداشتەکەی زیندووکردنەوەی بە ئیزنی خوا ومن ئەحیاها فقط كأنما أحيا الناس جميعا يعني زیندووکردنەوەی دنیایەکە ڕزگارکردنی کەسێک لە مردن ڕزگارکردنی کەسێک لە کێشە ڕزگارکردنی عائیلەیەک لە درمێکی خراپ لە نەخۆشیێکی خراپ لە صیفەتێکی خراپ دوور لە ڕووی جەنابان و بینەرانی بەڕێز یعنی ئەوانە واجبن بێجگەلەوەی واجبن خێرێکی گەورەشی هەیە لە لای خوای گەورە تا ئەگە بکرێ بەدیلێکی بۆ بدۆزیەوە ئەو مەثەڵەن کەسێک فێری هەڵەیەک بووە تۆ لە جێتی ئەوڵە شتێکی کە باشتری پێ پیشان بدەیت پێ نیشان بدەیت و هەروەها پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ المؤمن مرآة المؤمن ئەفەرمێ ئیماندار خاوەن ئیمان ئاوێنەی ئیمانداریە ئاوێنە کاتێک تەماشای دەکەی ئەگەر عیبێک هەبێ لە دەموچاوت لێت گەورە ناکە لێت هاوار ناکە لێت دەنگ نادا لای کەس باس ناکە پێغەمبەر صلی الله علیه و سلم جوانی شوبهاندووە پیاوی ئەعرابیە کاتە خزمەت پێغەمبەر صلی الله علیه و سلم گوتی ئەمەیە خێزانەکەم بکوژم پێغەمبەر فەرمی صلی الله علیه و سلم بۆ دەیکوژی گوتی من بۆ خۆم سوور و سپین خێزانەکەم ناڵێک ڕەشی پەیدا بووە دەبێ بیکوژم دیار ئەو منداڵە مادەم بەمەناسی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەو زمانی علمی جیناتی بۆ ماوەی و علمی جینات و ئەوانە نەبوو بۆ کابرای ئەعرابیش دەبێ باسی حوشتر و بزن و تێڵ و شتوای بۆ بکەی مانگا و شتوای بۆ بکەی پێغەمبەر فەرمی صلی الله علیه و سلم حوشترت نەبینیوە خۆی سوور بێ و فەرخەیەکی ڕەشی بێ وتی با فەرمی بەڵێ بینیوە فەرمی جا ئەوەش وایە خوای گەورە مناڵ ڕەش خەڵقەکە باوک سپیە بێ یعنی پێغەمبەر فەرمی صلی الله علیه و سلم ئێمە ئەمرمان پێکراوە بە جۆرەی عەقلی خەڵک لەگەڵ خەڵک بجوولێنەوە داتوانیت لەوە سەرکەوتوبی خێرێکی زۆر گەورە کردووە خوای گەورە ئەو خێرانە بە قسمەت هەموو لایەک بخەیە ڕب بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا ئەحمەد سۆفی زانای ئاینی سپاس بۆ وتە جوانەکەت سپاس کە ڕاستەوخۆ لەگەڵمان بووی ئازدان و خۆشەویستان دەچینەوە ئەنجومەنی پارێزگای سلێمانی کۆنگرێکی ڕۆژنامەوانی ئەندامانی ئەنجومەن کە بایکۆتی کۆبوونەوەکەیان کردێ بۆتان دەگوازینەوە تایبەت بە سووتاندنی سنەوبەرەکانی سەر ڕێگای تاسڵژە سلێمانی و شاخی گۆیژە ئێمە وەکو بەشێک لە ئەندامانی سەرجەم فراکسیۆنەکانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بڕیاری بایکۆتی کۆبوونەوەی ژمارە 6 ئەنجومەنمان داوە لە پێناو بەرژەوەندی گشتی و ئەم هۆکارانەی خوارەوە. 1. سووتانی سنەوبەرەکان زیانێکی گەورەی ژینگەوی مادی بە پارێزگای سلێمانی گەیاندووە. 2. هەتا ئێستا وێ ڕای بەدواداچوون و دروستکردنی لیژنەیەکی کاتی لە ئەنجومەنی پارێزگا بەڵام تاکو ئێستا لایەنی بەرپرس و کەمتەرخەم لە ڕووداوەکە دیاری نەکراوە. 3. لە ڕۆژی 20 نوێی 2020 بە واژۆی 20 ئەندامی ئەنجومەن یاداشتمان ئاراستەی سەرۆکایەتی ئەنجومەنی پارێزگای سلێمانی کردووە بە مەبەستی ئەنجامدانی کۆبوونەوەیەکی ئەنجومەن بە ئامادەبوونی لایەنە پەیوەندیدارەکانی جێبەجێکردن بەڵام کارنامەی کۆبوونەوەکە گزارش لە ناوەڕۆکی یاداشتە واژۆکراوەکەمان ناکات. 4. هاوکات لەگەڵ کارنامەی کۆبوونەوەکەدا پێویست بوو سەرجەم لایەنە پەیوەندیدارە باڵاکانی تایبەت بەم کەیسە بانگێشتی کۆبوونەوە نائاسایەکەی ئەنجومەن بکرایە بە مەبەستی پرساندن و وەڵامدانەوەی ئەندامانی ئەنجومەن بەڵام ڕەچاوی داواکاریەکەمان نەکراوە هەروەها چاوەڕوانی سەرنج و وەڵامی لیژنەی یاسایی ئەنجومەن نەکراوە کە ئەوە کەموکوڕیەکی یاساییە. خاڵی 5. لەبەر بەرژەوەندی گشتی و ئەم هۆکارانەی سەرەوە بڕیارماندا بایکۆتی کۆبوونەوەی ژمارە 6 ئەنجومەنی پارێزگای سلێمانی بکەین و جەخت لە ئەنجامدانی کۆبوونەوەیەکی دیکەی ئەنجومەن بکەینەوە بە ئامادەبوونی لایەنی بەرپرس و پەیوەندیدار تایبەت بە سووتانی سنەوبارەکان.
چونکە کارنامەی کۆبوونەوەکە لە ئاستی چاوەڕوانی خەڵکو و بەرپرسیارەتی ئەنجومەن نییە و پێمان وایە کۆبوونەوەیەکی بێئەنجام دەبێت. خاڵی شەش و کۆتایی بابەتی زیادەڕەوی بۆ سەرمەڵکی گشتی یەکێک بووە لە برگەکان لەو برگانەی کە لە یاداشتی 20 ئەندامی ئەنجومەندا هاتووە، بەڵام نەخراوەتە ناو ئەجێندەی کۆبوونەوەی ئەمڕۆی ئەنجومەنی پارێزگای سلێمانیەوە. ئازیزان و خۆشەویستان، بڕگە و بابەتەکانی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن بۆ هیوایی کەجێگەی سوود و ڕزامەندی هەموو لایەک بێ. سپاس باوکارم شەیدا، باوکاران لە پشتی کامێرە و کۆنتڕۆڵ بۆ و بینەری عزیزیش کە تام ساتە بینەر مابوون تا بەرنامەیەکی تر و پەیامی ڕۆژێکی دیکە بەخوای گەورە مێربانتان ئەسپێرین. ماڵتانەوە، خواتان لەگەڵ.